دەست خۆش. هەموو لایەک بەخێر بێن، زۆر بەخێر بێن، سپاسان دەکەین، سپاسی ئامادەبوونی هەموو لایەک بکەین. سەرەتاوە پێشەکیی کورد حەزەکەم پێتان بڵێم کە ڕێکخراوی بەدیل ڕێکخراوێکی ناحکومیە کە بە پشتگیری ڕێکخراوی نیدی ئەمریکی ئەم دیبێتانەکەین. ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین گفتوگۆیەکی بەردەوام لە بینی هاوڵاتی و حکوومەتا دروستکەین. لە قۆناغەکانی داهاتووە ئەم گفتوگویانە بینە ناو دەستگاکانی حکوومەتیشەوە بۆی کە بەردەوام هاوڵاتی لەگەڵ حکوومەتە ئەو دابڕانەی کە هەیە پردێک دروستکەین بۆی ئەو دابڕانە نەمێنێکە لە ناو هەرێمی کوردستانە هەیە لە پەیوەندی بە حکوومەت و هاوڵاتیەوە. هیچێ لەو کێشانەی کە ئەمانوێ ئەمڕۆ باسی بکەین مەسلەی بێکاریە لە ناو بێکاری شا بە تایبەتی بێکاری گەنجان بۆی تهدیدی کەین بتوانین لەسەر بوارەکە مناقەشە بکەین بە پێویستم زانی تهدیدی کەین کە بڵێن بێکاری گەنجان بێگومان بێکاری فراوانە خۆی یعنی لە زۆربەی توێژ و چین و تەمەنەکان ئەگرێتەوە بەڵام ئێمەمانوێ بە تایبەتتر لەسەر مەسلەی گەنج و بێکاری قسە بکەین. بۆ ئەمەش بەردەوام کە باسی بێکاریە کرێت دوو لایەن ئەخرێتە بەردەمی بەرپرسیارەتی ئەویش یەکەمیان حکوومەتە دووەم کەرتی تایبەتە. لە ناو حکوومەتە کۆمەڵە دامەزراوە هەیە کە ئیشیەوەی ئیش لەسەر ئەم بابەتە بکە کەرتی تایبەتیش بێگومان بە هەمان شێوە ڕۆڵی گەوریان هەیە لە مەسلەی چارەسەرکردنی کێشەی بێکاریە لە بەڵام ئەوەی کە هەیە لە ناو هاوڵاتی و خەڵک متمانەی بە کەرتی تایبەت نییە ناڕوا بەرەو کەرتی تایبەت هەمووی ئارەزوی ئەوەیە لای حکوومەتیش بکات. بۆ ئەوەی گفتوگۆ لەسەرەمە بکەین و بتوانین گفتوگۆکەمان بەرهەمی هەبێ پێم خۆشەوە مناقەشە بکەین گفتوگۆیەکی کراوە بێ بەڵام بە کاتیش بێ بۆی ڕێکی بخەین یعنی هەر بە ڕێزێک کە قسەی کرد کاتەکە تهدید بۆی کە بتوانین هەمووتان بەشدار بن. ئەوانەی کە لێرن بێگومان نوێنەرانی هەم سندیکاکانی کرێکارانن هەم بەڕێوەبەرێتی کاروباری کۆمەڵایەتی و دەستەبەر کار و دەستەبەری کۆمەڵایەتیەوە کاک بەرزان لە ئەنجومەنی پارێزگا هەروە دکتۆر هەما عەلی کە کەسێکی ئەکادیمیە ئێوەش هەر بە ڕێزێکتان دیارە لەو بوارە ئاگادارن و بۆیە حەزەکەم یعنی دەست بە گفتوگۆکەمان بکەین سەرەتا لێەوە دەست پێەکەین کە ڕۆڵی حکوومەت چییە حکوومەت دەتوانێت چی بکە لەم کێشەیە کە کێشەی بێکاریە. اینجا بەڕیز بڕۆینە چۆنتان پێ باشەوە هەر وەک سەرەتایکی جەگەر هەر بە ڕێزێک پێشەوەی قسە بکە خۆی بناسیێنێ سپاسێکەکەین ینی شتەکە وا باسکرانی سێ کەسی ئەساسی لێرە ینی سێ لایانی پەیوەندیداری ئەساسی لێرە بۆی کاتی زیاتریان بدرێتێ وانە چکە ڕەنگە سەکان بەو چەند دەقەیە تاوا نەبێت دەزانی ئەم جەگەلە زۆر هەڵەگرێ وانە نەزانم جەنابتان کە باستان کرد شتەکانتانانی ئاسان بکەین باش بۆ سەوتیم دەست خۆش باش سپاس من چالاکرۆفم سەرۆکی لەپی سلەیمانی یەکێتی سەندیکاکانی کرێکاران تەجروبەی
13 ساڵ زیاترم نەیە لەو بوارەیە کە لە سەردیکای کرێکاران ئیشەکەم بە وێزگەکانم بڕیوە لە سەرەتاوە لە خوارە وردە وردە تا چوومەتە سەرەوە ینی پیشەکەی من ئەوە نییە تا ئینکرابم لەو جێگایە دانابم لە شوێنێک گەڵیان گرتم لێ دایانابم چکە بەڕێزان مەسەلەی کرێکاران هەموو پیشەیە گرنگی خۆی هەیە ینی هەموو ئاستەکان گرنگی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئیشەکەی منە ئەوەی باسەکە هی منە مەسەلەکە کرێکارانە بۆیە من باز لە گرنگی و ئەهمێتی ئەوانەکەم کرێکاران توێژێکی گرنگن ئەو توێژن کە بنەمان ینی یەکێکن لەو هێزەی کە بنەمای ئابووری بنەمای جوانکاری سەردەمی هەموومە بەهێز و بازووی کرێکارانەکرێت مەوزوعی ئەم مەوزوعە تایبەتی کە سەبارەت بە بێکاری باسەکرێ مەسەلەی بێکاری مەوزوعێکە بە دەیان لقی لێبۆتەوە بە سەدان جەدەل لەگەڵ خۆی لەگرێ ینی لە هەموو ڕوویەکەوە دەستی بۆ بەری ئێمە ئەتوانین باسی بکەین کە بێکاری هۆکارەکەی چییە هەر بە ڕێزێک لێرە دانیشتۆ بە پێی میهنەکەی خۆی بە پێی زانیاریەکانی خۆی بە پێی مەکانەتی شوێنکارەکەی خۆی لای خۆی چەند خاڵێکی لە گەڵاڵە بووە کە سەرچاوی بێکاری دەچیوە سەری هەڵداوە من چەند خاڵێکە خەمە ڕوو هەر کەسێکیش دوایی حەزی کرد مناقەشەی ئەم خاڵە بکەین لەگەڵ منە من حەزەکەم وردکردنەوە شیکردنەوەی زیاتری بۆ بکەم یانی ڕوونکردنەوەی زیاتر بدەم لەسەرەوەی کە هەر خاڵێک لای ئەو جێی گومان بوو یا حەزی کرد ڕوونکردنەوەی زیاتری بۆ بکەم ڕوونکردنەوەی زیاترە دەم بەڵام ئەمانە ئەم خاڵانە بەسەرعی باسێکم بۆی کاتی ئێوەش نەکوژم بەڕێزانیە خاڵ زۆ گرنگە مەسەلەی متمانەیە لەم هەرێمی کوردستانە ئەوانەی کە دەست بۆ کارێکە بن یانوێ کارێک بکەن جا ئەگەر لە کەتی گشتی بیا لە کەتی تایبەت بێ یا ئەگەر لە یەک شوێن بێ کە کۆمپانیایەک بەڕێوێ بە یا لەگەڵ منێکا بێ کە نووسنگێک مێیشەکەم خاڵی یەکەمی ئەوەی کە ئەو کەسەوی ئیش لەگەڵ ئەو شوێنە بکە لەگەڵ لایانی بەرامبەر بکە متمانەی لە 100% بە شوێنەکە نییە این متمانەی لە 100% بە شوێنکارەکە نەماوە بە ئەنواع ئۆشکال هۆکار خاڵێکی لەوە گرنگترەوەیە کە مەسەلەی کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە نەماوە یعنی ئێمە ئێوە جەنابتان هەمووتان ئەزانن نزیکترین شوێن لە ئێمەوە ئەم کارگێجگەریە کە لێرە بوو کارگێجگەرا لێرا دروستکرا بوو کاتی خۆی بە بیرەوەری من نییە پێش منیشە بەڵام تا ئەم ساڵانی ئاخرما بوو کارگێجگەرە بەلایانی کەمەوە 1000 کرێکاری شتیا کرد هەر کرێکاری لە ماڵێک وات بۆ دەرەوە ینی هەر کرێکاری خانەوادەیەک بوو کە کارگەیجگەرە داخرا کەرتی گشتی کارگەیجگەری نێشت بە سەدان کەس بێکار بوو نمونەی شتر لەگەڵەوە کارگەی جلوبەرگی ئامادەکرا لە سلەیمانی کە هەموو جەنابتان نەزانن احتیماتێکی زۆری لەسەر کرا بوو ئێمە بە داتا لامانە 2000 کەس لەوی شێکرد کاتی خۆی 2000 کرێکار لەوی شێکرد کە ئەمان داخرا بۆ چۆ چوون هەمیان چوونە کەرتی تایبەت ئەو ئیمتیازەی لە کەرتی گشتی ئیدرێتێ جیاوازە لەوەی لە کەرتی تایبەت وەرێگرێت بۆیە ئەو کەسم هەم متمانەکەی نەما بە شوێنەکان هەمیش کارەکەی لە دەستدا یعنی ئەوە ئۆکاری شتی ئەوەیە کە کەرتی گشتی لە هەرێمی کوردستان نەماوە هاتنی کرێکارانی بیانی بۆ هەرێمی کوردستان خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی جەوهەریە کە بەڕاستی من پێم باشە هەر ئێمە ناسەندیکای کرێکاران هەموو ئەم بەڕێزانی لێرە دانیشتوون دەستی لەسەر دانێن توێژینەوەی لەسەر بکەن بۆی بتوانین کۆدەنگی وا دروستکەین کە ئیتر بڵین بەسە ڕێگری بکەین لە هاوردەکردنی کرێکاری بیانی سێ نوع کرێکاری بیانی لەم هەرێمی کوردستانە ئیشەکات ئیتر ئەبێ کرێکاری خۆماڵی خەڵکی خۆمان ئیشیان نەچۆ دەستکەوێت یعنی ئەم سێ نوعێکیان کرێکاری نیپاڵی و هەندی و ئەمانن کە لە ڕێی کۆمپانیاکانی هاوردەکردنی کرێکاری بیانیەوە داخلی هەرێمی کوردستانە بن کامە بە لێشاو خەڵکێنن بۆ ئەم وڵاتە و خەتەرێکی لەوە شایە کڕین و فرۆشتنیشان پێوەگرێت ڕێکخراوێکی تر هەیە تایبەت بە کرێکارانی بیانی ئەوان مەعاناتیان زۆر لەلایە دۆسییان زۆر لەلایە خاڵێکی تر لەوە گرنگترەوەی ئەم کرێکارانی کە لە ڕۆژهەڵاتەوە داخڵە بن ینی ئەو
گەشتیارانی لە ڕۆژهەڵات و داخلی هەرێمی کوردستانە بن لە هەموو حدودەکانەوە باسەکەم هەمومان نەزانین ڕەنگە دۆست و ڕەفیق و ناسیامانە بێت کە ئێرانیەکان لەو دیوێن ڕاستە هاوڵاتین هاوزمانن کوردن بەڵام ئەمە دەسەڵاتی ئێمە نیە یاسا ئەم وڵاتی ڕێخستووە هەمومان بە یاسا بەڕێوەڕین حدودێک دروست کراوە ئێمە جنسی عێراقیمان لە گیرفانەیەوانی ژێرانیان لە گیرفانەیە ئێمە داکۆچێکین لە مافەکانی خۆمان لە چوارچێوەیەم سنوورەیە یاساکان پەیڕەوەکەینەوەنیژە بە لە خاکی خوانەوە کرد کاتێک ئەم ئێرانیانە بە گەشتیاری داخلی هەرێمی کوردستانە بن بەڕێزان من نازانم معلوماتان هەیەیانە بەڵام دڵنیا بن لە 1995 بۆ کرێکاریە هەرێمی کوردستانە کاتێک گێتە ئێرە لەسەر حدود ڕسوماتێکی کەمەدا ئەڵێ من هاتووم بۆ گەشتیاری هیچ کۆمپانیاک پشتگیری ناکا بۆی بمێنێتەوە لێرە 3 مانگ و 6 مانگ و ساڵێک خۆی لە من گەشتیارم ڕسوماتەکەی 25,000 ئەیدات و داخڵە بێ یەک لێرە ئیشی دەسەکەوێت ئیش ئەکات کاتێک ڕۆژێک دوو ڕۆژی ئەمێنێ بۆی مۆڵەتەکەی تاوا بێ ئیجازە لە خاوەنکارەکەی وەرەگرێت بە تەکسیەکە ڕوا بە 5,000 بۆ سەر حدودەکان مۆڵەتەکەی تازاکاتەوە 25,000 تراویێتەوە ئەمە نە گرێبەستی کاری هەیە ئەمە نە تامینی دەستەبەری بۆ کراوە ئەمە نە بە یاسا ئیشەکات ئەمە بەبێ ئەم مخالەفانە هەیەتی هێزی کاری خۆمانی لاواز کردووە سەرۆت و سامانەکەمانە باتە دەرەوە هەمومان نەزانین ئەگەر بە عەمەلیش نەمان بین بێ بیستومانە یا دراسەکەمەیان لەگەڵ ڕەکانمانە ئەم هەموو بینازە بەلەحانەی دروست دەکرێت لە 180 کرێکاری ئێرانی ئیشتیاگە ئەم کرێکارە ئێرانیە لەوێ خەوێت پیکنیکێکی پێ لەوێ نان دروستەکە ئەو پارەی ماگانەش وەرێگرێت بە مۆڵی بۆ ئێمێنێتەوە ئەمەی هاوردی و دیوەکاتەوە نێرێتەوە بۆ کەسبکارەکەی کە ئەگەر لە حەقەتا باسیکەین وەکو مرۆڤ بوون ئەمانە حەقی خۆیانە یانێ بژین بەڵام من باسی ئەواکەین لە چوارچێوەی ئەم هەرێمەیە کە ئێمەیتیان لەم دەوڵەتەیە کە یاسا پەیڕۆکەین ئەمانە مخالەفێ ئەمانە هۆکارن سەرچاوی ڕئیسین بۆ بێکاری لە هەرێمی کوردستان یەکێکی کە لەو کرێکارە بیانیانە ئەو عارەبانن کە لە خواروی عێراقەوە داخلی هەرێمی کوردستانە یعنی هەر چۆنێک تەماشاکەی سەیری و بازاڕەکە پڕە لە کرێکاری عەرەبی موسڵ و بەسڕە و بەغا و هەموو محافەزەکانی لە سەرباقیەوە ئێمە سووری لێیە ئەوانی تری لێیە یعنی هەموو بازارە پڕە خاڵێک لەوە گرنگترەوەیە کە خۆشمان ئیش بە کرێکاری خۆماڵی ناکەین چکە کرێکارە بیانیەکە بە پارێک کەمتر لە کرێکارە خۆماڵەکە ئیشەکات لە 120 کرێکاری خۆماڵی وشیارە بەوەی کە لەگەڵ خاوەنکار کە ئیشەکات داوای گرێبەستی کاری لێکە پێڵێ با من و تۆ پێوەست نامێکمان هەیە بێکەوە خاوەنکار حەزی لەمە نییە کرێکاری خۆماڵی داوای حەقی خۆی لێکانی بە پارەی خۆی ئیشەکات بۆ پارەی ئیشەکە کە بازار دیاری کردووە شوێنەکان دیاری کردووە یا ئەوانی کە حکومەت دیاری کردووە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کەمترین کاری کرێکاری بە 275,000 دیاری کردووە بیانەکان من پارێک کەمتر ئیشەکەن ئەوانەی بە ناقانونی داخلی هەرێمی کوردستان بوو وەڵا ئەوە زۆرم کورد کردوێتەوە خاڵێکی تر شوێنێک نییە کرێکاران ینی کرێکاران بە مەبەستم بمبەخشن لەم قسەیە یاسامێ ڕێخستووە هەموو ئەو کەسانەی بە گرێبەست ئیشەکەن جا ئەگەر داواکاری گشتی بێت هەتا خواری خوارەوە هەر پێگە و جێگەیەکی لە کۆمەڵایەتیە هەبێت هەر بڕوانامەیەکی هەبێت ئەگەر بە گرێبەستی کار ئیشی لەگەڵ کەرتی تایبەتا کرد یاساکانی کار ئەیگرێتەوە یاساکانی کار ئەیگرێتەوە بە هۆکارانە گرێبەستی کاری کردووە لەگەڵ خاوەنکارە ئیشەکە ئیتر نەوعێتی ئیشەکە ئەمە جیاوازی هەیە بۆیە ئەمانە خەڵک متمانەی یعنی ئەو شوێنە نەماوە ئەو شوێنە نییە کە چاودێری ڕەوشی کرێکارانەکە ینی من کاڵم کرێکاران مەبەستم بە کارمەندەکانی شەوەیە وانی لە مۆڵەکان وانی ژەکەن ئیستا ئەمە سەرەوە خاڵە لای خۆم لە حەزەیەک بنووسە دوای جامە جابی ئەوشتێم ئیستا ئەو خاڵم ماوە شوێنێک نییە بەڕاستی بەڕێزانی بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی لێرەن بەڵێ بەڕێوەبەرایەتی کار لێرێ بەڕێوەبەرایەتی وەزارەتی کار سێ بەڕێوەبەرایەتی لە سلێمانی هەیە کار دەستەبەر
ڕایەنانی پیشەی کار سێکیان معنین بە کرێکاران بە هەموو ئیشەکان لای خۆیان کۆبۆتەوە کە هەنووا ئۆشکال بڕگە و بابەت لەو یاسانەیە کاوان ئیش پێکەن بەڕێزە ینی هەر ئەو بەڕێزی کە لێرەیە بەڕێبەرایەتی بەکارخستن لیژنەیەکیان هەیە یاسا ڕێکی خستوابێ هەبێت تەفعیل بێ لیژنەی چاودێری سەلامەتی شوێنکار کە پێکاتووە لە سندیکای کرێکاران و لایەنە پەیوەندیدارەکان کە بەداخۆم بە ڕێبەرایەتی نیەتی بە هۆکاری نەبوونی بوجە و موجە و نازان ئەو شتانە ئێستا لە بەرامبەرەوە ئێمە لە قایمقامەتی سلەیمانی داوامان کردووە ماوەی 3 ساڵ 4 ساڵە لیژنەیەکی فعالەیە لای جەنابیان نوێنەرەکەیوان سەرۆکی لیژنەکەی نوێنەراتی ئێمە و لایەنە پەیوەندیداریەکان ئێمە ئەمە بەدیری ئەو لیژنەی ئەوانە کە بەداخەوە نابێ وەزارەتێکی گەورە و گران نابێ ئەم بەشەم فەرامۆشکە چکە بێ متمانەی کرێکاران متمانەی خەڵک بجێڕێتەوە بۆ خۆی هۆکارێکی کە بەڕێزان نەم 2 ساڵەیە کە ئێمە لەبەر چاومانە مەسەلێک هاتە ئاراوە ڤایرۆسی کۆرۆنا بەڵایە کە یای بەسەر کۆمەلگایە هەموو بەشەرێتی گرتەوە ئێمەش بەبەش نەبووینەوە لە بەرامبەر ئەمەیە زۆربەی زۆری کارگەکان داخران 500 کارگەی بچووک و مامناوەند لە سلەیمانی داخراوە من قسەم لەسەر ئەم 5 مانگە نییە کە ئێستا هەستەکەین جوڵا هەیە ببوژێتەوە بەڵام ئەمیش کەی چۆن ئەمەیان نازانم ئێستا هەلی کار ڕەخساوە بۆ 18,000 کرێکار ئەمە جێی خۆشحاڵی بوو ئێمە بەڵام پێش ئێستا بەم هۆکارە 500 کارگەی بچووک و مامناوەند لە سلەیمانی داخرابوون ئەمانە هەر کارگەیەک 100 کەسی بۆ حسابکە چەنەکە چەند هەزار کرێکار بێکار بووە زائیدەن کە ئەنجومەنی وەزیریان بڕیاریشی دەرکرد کە نابێ کۆمپانیاکانی هاوردەکردنی کرێکاری بیانی مۆڵەتەکانیان بۆ تازەکرێتەوە بەس بەداخەوە من ئەوە کتابم لایە کە هەر ئەم ساڵ بە بەڵگەم لایانی وەزارەتی خوار بەڵگەکە وەزارەتی کار خۆی کردوێتی کتابی کردووە مۆڵەتی فلان کرێکە فلان کۆمپانیای کاک فلان کەس و فلان کۆمپانیای کاک ئاوات و کاک ئارام و تازەمان کردەوە بۆ هاوردەکردنی کرێکاری بیانی ئەمیشە چێ 1000 کرێکارێنە 500 کرێکارێری بۆ مۆڵەتەکەی بۆ تازاکەیتەوە ئێمە ڤایرۆسی کۆرۆنا هەیە کارەکان داخراون مەعیشەت گران بووە کرێکاری خۆماڵی ئیشی دەست ناکەی بۆچی تازەیەکەیتەوە بۆ مۆڵەتی بۆ تازاکەیتەوە ئەمە هۆکارە بۆ لە دەستدانی هێزی کاری ناوخۆ خاڵێکی تر هەیە کە ئەمە تایبەتمەندە بە موەسساتە حکومیەکان بەڕاستی کابێ زەخت بکەن من حەزمە کرد جەنابی کاک عەزیز لێرە بووە بۆ بەرێنان وەختی خۆی حکومەتی ئێمە لە هەرێمی کوردستان بە یاسای گیشەکەنی ڕژێمی فاشی بەقایە یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 87 تا ئێستا ئێمە بەم یاسایە داکۆچی لە کرێکارانەکەین ئەو کارمەندەی کرێکارە لە مۆڵەکانە لە کۆمپانیاکانە هەمووانە کرێکارن ڕاستە جلوبەرگێکی جوانی لەبەرایە خاتونێک لە کۆمپانیایەکی ئیشەکە شتی بۆ فرۆشی کرێکارە گرێبەستی ئەو بەم یاسای ڕێکخراوە مەفروزە هەموو پێداویستەکانی بۆ دابیکرێت جێی داخە کە ڕژێمی بەغا کاتی خۆی یاسایەکی تەزیق کردووە کە 105 دەوڵەت لە جیهانە یاسایەکیان دەرکردووە بۆ ئەوەی ئەو کرێکارانی لە ناوخۆی وڵاتەکانی ژەکەنە بێت لە 180 بن کرێکاری بیانی بێت لە 120 بێت ئەو لە 120 کرێکاری بیانی کە لە دەوڵەتەکانە ئیژەکان یانی لارێمی کوردستانە بێت لە 120 کرێکاری بیانیشکە ئەم لە 120 کرێکارەکان ئەبێ فەنی بن مەرجە هەموو کرێکارێک دە کرێکاری خۆماڵی لەگەڵا بێ بۆ ئەوی فێری ئیشەکەیکە کاتی بۆ دیارەکرێ دوای ئەو کاتەکە گرێبەستەکەی تاوا بوو دە کرێکارەکەی فێرکردووە بڕۆیتەوە خواحافیزی ئەمە لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت چی داخە کە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتە مەعنیەکان بەم ئیشە وەبەرهێنان ناتوانێت ئەم یاسایە خۆی جێبەجێکە نازانم بۆ نایکە ئەویش ئیستا عەکس بۆتەوە لە 120 کرێکار خۆماڵیە لە 180 کرێکارەکان بیانیە جێی داخە کە ئەم خاڵانە خاڵی زۆر گرنگ و جەوهەرین من بۆ ئێم خستە ڕوو کە ئەگەر بۆتان باسکەم تاسپێنی ئەم کاتە من خاڵم لەلایە چکە بە پێی ئیشەکەمان من لە ناو مۆزوعەکەیان ئەزانم ئیشەکان چوت خۆشم کرێکاریم کردووە هەمانگینەکردنی آخر خاڵمەوەی هەمانگینەکردنی لایەنە مەعنیەکان لایەنە پەیوەندیدارەکان بە نمونە حەز ناکەم ئەم نمونەیە هێنمەوە لێم نیگەران بێ بەکار بەڕێبەرایەتی کاک عەزیز وەبەرهێنان
2 ساڵ پێش ئێستایمە لە ڕێی قانونەوە بە یاسا بە ڕسمی داوامان کرد یادە شتێکماننا بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێمانەوە دووتمانە بێ ئەم یاسایانەوە خۆی ئەگەر بە یاسا ئیژەکەین ئەبێ ئەم یاسایانەوە خۆی لاریمی کوردستان جێبەجێکرێت ئەو خاڵی ئەوەی زۆر قورسە میکەن بەزەوەی زۆر ئاسانە بیکەن وتیان چییە؟ وتمانەوەی ئاسانە یەکێکە لەوانی کە کرێکاری هاوردە بیانی هاوردە مەکەن بەم یاسایە دووەم ئەم ڕێژەی لە ساهشتە جێبەجێکن کاکە 2 ساڵێ مەم کتابەمان نابەوە بەرێنان تا ئێسالی نەپرسیوەتەوە برادەران خۆیدا لە 1000 کەس بێکار لای من خۆی ناونوش کردەوە کوردیشە یعنی هەم ئاهانگی نەکردنی لایەنە پەیوەندیدارەکان لەگە سەندیکای کرێکارانەوە هۆکارەکەیەتی یعنی گرنگە و بەرهێنان کاتێک پرۆژەیەکە چێتە لای بۆ بەرهێنەکات پرۆژەیەکە کات ئەم پرۆژەیە 100 کرێکاری پێویستە پێویستە یەکەم جار پێی بڵێ بڕۆ بۆ ئەو شوێنانی کە ئەزانێ کرێکاری خۆماڵی ئیش خۆیان ناونووس کردووە یعنی من ئیسفادەکەی ئێمە چییە خۆ ئێمە ژووری بازرگانی نین ژووری بازرگانی نانەوەیەکی قوڕ بەسەر ناوەکەی خۆی تۆمارەکە 300 زاری لێسەرێ مەجبور نانەخوانەکان نیوان ناخستووە بێکار بوون بەس خۆ ئێمە هیچیانە ناسەنین کۆمپانیاگەتە لای ماڵێ من فڵان پرۆژە دەست پێەکەم ئێمە 1000 ناوی کرێکاری هینێ فەرم بڕۆ خۆ دەڵی بژێرە کرێکاری خۆماڵی بەس بەداخەوە کە ئەمە ناکرێت سوپاسدانەکەم جەدەلەکەیم شتی زۆر زیاتری هەڵگرتووە بەس من هەتا یاران باس کرد سواز دەستان خۆ ئیشەکە دیان پشتیوان عوسمان بەڕێوەبەرایەتی کاری سلێمانی سەرەتا هەر بۆ معلوماتێکی و بەڕێستان بەڕێوەبەرایەتی کاری سلێمانی لە ساڵی 2014 دامەزراوە لە بەڕێوەبەرایەتی دەسەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران و ڕاهێنانی پیشەیی جیابەتەوە لە بەڕێوەبەرایەتی کار بەشی کرێکاری خۆماڵیمان هەیە لە بەشی کرێکاری خۆماڵی فۆرمێک هەیە کە پڕەکرێتەوە تایبەت بە بێکاران بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان حتا ئەو کەسانی کە شەهادەشیان نێ ئەتوانن ئەو فۆرمە پڕ بکەنەوە هەنی لە بێ شەهادەوە تایەتی هەتا شەهادەی بەکالۆرس ئەو فۆرمە چەند معلوماتێکە بێکار پڕێکاتەوە وەر لە بەڕێوەبەرایەتی کار لیژنەمان هەیە کە سەردانی کۆمپانیا و پرۆژەکانەکات بە دوای هەلی کارە ئاگەڕێ بۆ ئەو بێکارانە لە ساڵی 2014 توانم بڵێم بە تەقریبی نزیکەی 30,000 بێکار لە بەڕێوەبەرایەتی کار ناوی خۆیان تۆمار کردووە لیژنەکان ڕۆژانە سەردانی پرۆژە کۆمپانیاکانەکەن بۆ هەلی کار و ئێساش پۆرتاڵێکماندانەوە لە بەڕێوەبەرایەتی کار ئەتوانن بێکار لە ڕێگەی ئەو پۆرتاڵەوە داوای کار بکات لە ساڵی 2019 700 بێکار ناوی خۆیان تۆمار کردووە ساڵی 2020 450 بێکار ساڵی 2021 350 بێکار و لە ساڵی 2019 28 خاوەنکار ناوی خۆیان تۆمار کردەوە کە داوای کارمەندیان کردووە و لە ساڵی 2020 16 خاوەنکار لە ساڵی 2021 12 خاوەنکار کە لە ڕێگەی ئەو پۆرتاڵەوە داوای کارمەندیان کردووە وەکو وتم ڕۆژانە ئێمە لیژنەکانمان دەرەچێت سەردانی پرۆژەکانەکات بە دوای هەلی کارە ئاگەڕێت بۆ ئەو دەرچووی زانکۆ پەیمانگاکان بەڵام کێشەکەی ئێمە لەوەیە کە بێکار ئەوانی دەرچووی زانکۆ پەیمانگاکان هۆشیارێکی تەواویان نییە لەسەر یاسای کار و لەسەر بەڕێوەبەرایەتی کار و وەزارەتی کار ئەتوانم بڵێم لە سایە 20 ئەو دەرچووی زانکۆ و پەیمانگاکان نایەنە لای ئێمە کە ئەو فۆرمە پڕ بکەنەوە وەکو لەسەر ئاستی وەزارەتیش بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەییمان هەیە و کاک چالاک باسی کرد کە تا ئێستاش ماگانە چەندی دەورە ئەکەنەوە لە بواری خەیاتی بواری لەحیمکردن چاکردنی موبایل چەند وەرچەیەکیان هەیە کە زۆر کەسیان خسۆتە سەر کار و پێشتریش قەرزی بچووکمان هەبوو بەڕێوەبەرایەتی قەرزی بچووک کە ئەوش بە هەزاران گەنج ئەتوانم بڵێم سوودمەند بولەی و بڕێک پارەیان وەرگرت و ئێستا بوونەتە خاوەنی ئیشی خۆیان
یەک دوو لەسەر قسەکانی کاک چالاک یەکەم خاڵکە باسی کرد نەبوونی متمانە لەلایەن گەنج بە کۆمپانیا و کەرتی تایبەت. من ئەوە ئەگەڕمەوە بۆ ئەوەی کە ئێستا ئەوە خونوسی و مەویستم بە خاڵ بێمە سەری. یەکەم خاڵباسی نەبوونی متمانەی کرد. ئێمە ڕۆژانە کە لیژنە دەرەچین بۆ کۆمپانیاکان بۆ پرۆژەکان خاوەنکار زۆر کێشەی هەیە لەگەڵ کرێکاری خۆماڵیە. یعنی زۆربەی خاوەنکارەکان ئەتوانم بڵێم یعنی ناحەقیان ناگری کە کرێکاری بیانیە هێنێت. شوێن هەبوو ئێمە سەردانمان کردو لە ناو سلێمانیە ئەڵێ کرێکارم هەیە لە مانگەکەیە 15 ڕۆژ داوامی نەکردووە. تایەتی بۆ نمونە ئەڵێ 10 جار باپیری ئەمری خوای کردووە لە تەعزیەم هەیە. درەنگە بۆ داوام ئەڵێ مناڵەکەم نەخۆش بۆ ڕۆژ چوون بۆ خەستەخانە. یعنی لەو کاتانە شابێ حەق بدەین بە خاوەنکار کە ناچارە بۆی کرێکاری بیانی بێنێت. ئەو شتانە بە بەڵگە لامانەکەی بە خۆمان سەردانمان کردووە. ویستم بێمە سەرەوە کاڵی نەبوونی متمانە لەلایەن گەنج بە کۆمپانیا و کەرتی تایبەت، نەبوونی هۆشیارە لە لای تاکی کورد. بۆ نمونە گرێبەستێک نییە لە بینی کرێکار و خاوەنکار. زۆربەی ئەو گەنجانێک کە ئیشیان دەسەکەوێتنە سەر کار ماوەی مانگێک دوو مانگی ئیشەکە و ئیشەکە جێڵێت یان خاوەنکار دەریانەکات و کەسێکی ترەکاتە جێکەیە. کاتێک ئەمە وەکو لیژنە سەردانیانەکەین هیچ گرێبەستێک نییە لە بینی کرێکار و خاوەنکار کە خاوەنکار وا لێ بکات نەتوانێت مافی ئەو کرێکارە پێشێل بکات. نەبوونی هۆشیاری لە لای تاکی کورد لە لای دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دەربارەی یاسای کار. یعنی یاسای کار لە ساڵی 1970ەوە دەرچووە، نەک لە لای بڵێ بێکاری زانکۆ پەیمانگاکان. حتا ئەندام پەرلەمان هەبووە معلوماتی لەسەر یاسای کار نییە، وتوێتی ئێمە پێویستە یاسای کار دەربخین کە یاسای کار لە ساڵی 1970ەوە هەیە. ئەم یاسای هەرچەنە کۆنیشە، بەس بەڕای من ئەگەر ئەمەش جێبەجێ کرێ یعنی کیفایەتە، بەس ئەوەش جێبەجێ ناکرێت. ئەو خاڵک کە باسم کرد گرێبەست لەگەڵ خاوەنکارە چەند حەق و مافێکی کرێکار دیاریەکە لەگەڵی خاوەنکارە بۆ نە سەعاتی ئیشکردن، پێدانی موچەی کە ئێستا بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیران مانگی 2020 کە موچەی هیچ کرێکارێک نابێت لە 300,000 کەمتر بێت. زۆربەی خاوەنکارەکان کرێکاریان هەیە بە تایبەت ئەوەی مۆڵەکان کە ئیشیان پێەکەن بە 200,000 یعنی 12 ساعت 16 ساعت ئیش بەم کرێکارە ئەکات مانگی بە 200,000 خۆماڵی. بە تایبەت ئەوەی مۆڵەکان زۆربەی ئەوە لە 8 دەی بەیانی بۆ 12 شەو ئیشیان پێەکات. ئەما گەرەکتەوە بۆی ئەم کرێکارە هۆشیاری نییە دەربارەی یاسا. کاتێک ئەمە وەکو لیژنەش سەردانی ئەەکەین قسەی لەگەڵاکەیت ئەڵێ 12 ساعت ئیشەکەم ئەڵێ بەڕێوەبەرایەتی کارمان نێتوانی سەردانکەی بەشی یاسا سکاڵایەک تۆمارکە حتا ئەوەشی پێڵی نایەتە دایرە ڕێنماییشی ئەەکەیت ئاخر ناتوانێت دەریکا بە پێی یاسا دەرکردنی کرێکار بە پێی یاسای کار لە چەند حاڵەتێکایە. یعنی ئەگەر تۆ گرێبەست هەبێت لەگە خاوەنکار ناتوانێت بە شێوەیەک لەسەر ئیش دەرکات لە حاڵەتی دزیکردن، لە حاڵەتی ئەوەی خیانەت بکات لە ئیشەکە، معلوماتی ئەو شوێنە بەرێتە دەر لە چەند حاڵەتێکا قانون ڕێگەی پێداوە دەریکات. خاڵێکی تری کە باسی کرد ئەوەی کە وتم زۆر جار خاوەنکار ناچارە بۆی کە کرێکاری بیانی بێنێ. خاڵی سێمیان ئەوەی کە وەکو بەڕێوەبەرایەتی کار دەسەبەری کۆمەڵایەتی چاودێرێکی باش نین بەسەر کۆمپانیاکان یان بەسەر کرێکارەکانەوە بڵێ. ئێمە وەکو وتم لە ساڵی 2014 بەڕێوەبەرایەتی کار دامەزرا لەبەر نەبوونی کارمەند ئەو قەیرانەش کە بەسەرم هەرێمای هات خۆتان ئاگادارن، نەبوونی شۆفێر، نەبوونی کارمەندی پێویست نەمانتوانی ڕۆژانە هەسەردانمان هەیە. زۆر جار لیژنەکانمان بە هاوبەشی لەگەڵ خۆیان کاک عەلی کە لێرە ئامادەیە زۆربەی شوێنەکان سەردانەکەین، بەڵام ناتوانین وەکو پێویست هەموو شوێنکارەکان بەسەر بکەینەوە. ئەوش بەهۆی ئەوەی کە وتم ئەو قەیرانەکە بەسەر هەرێمی کوردستانە هات نەبوونی مۆزەف و نەبوونی شۆفێر، حتا ئێستا لە دایرە ئێمە بۆنە یەک شۆفێرمان هەیە. یعنی لە هەفتەیەکە جار وایە توانین یەک جار دەربچین کە لە بەڕێوەبەرایەتی کار لایەنی کەم ڕۆژانە ئەبێ لیژنەیەک دەربچێت.
لەبەر ئەو کێشانەیە کاک چالاکە ئێمە لە وڵاتێکین من جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزای سلێمانی ئەم وڵاتەی کە ئێمە تیاژین ئەگەر ئەو فترەی حکومڕانەی دوای ڕووخانی ڕژێمی بەعسی بۆ حساب بکەین هەتا هاتنی داعش فترەیەکی زۆر زێڕین بووە بە نزیکەی 120 میلیارد دۆلار هاتۆتە هەرێمی کوردستانەوە ئەم 120 میلیارد دۆلارە نەتوانراوە هیچ ژێرخانێکی پێ بکرێت ئەنی ئەوە ئەو بەڕێزە باسی کرێکاری ئێرانیەکە کرێکاری ئێرانی چەند هەزاری لێە ناگاتە هەزار کاکە کوردی خۆمان کوردی باکوور لە ئەڵمانیا بە مەلایینی لێ ینی ئەمانە ڕێگری یەکەم ئێمە لە وڵاتە حکومەتێکمان هەیە وەزارەتێکی ناوی وەزارەتی پلانە ئەو وەزارەتە بۆ خزمەتی چەند کەسێدانا بە خزمەتی یانیسا ئەڵێ گەنج تەخەڕوجەکە تەعین نابێت وەزارەتی پلان ئەبێ پلانی هەبێ 20 ساڵیکە بزانێ لەم وڵاتە پێویستی بە چەند دکتۆرە بە چەند ئەندازیاری بیناسازی هەیە بە چەند مامۆستایە ئەمە پلان ئەمەیە ئەو وەختە شێرخان بۆچی باشە یانیسا جەنابی باسی مامەلی جگەرەی کرد کاکە مامەلی جگەرە هەتاکو هەفتا ئیشی کردووە لە دوای هەفتاوە لە بەغاو پاکەتان بوانێ پرۆژێکی تایە ینی ئێمە من خۆم لە وەزارەتی سەناعە بووم ئاگام لەو شتانەیە قەت مامەلێکی گەرە هەزار کرێکاری پێکەوە نەبووە دایمە 200 کرێکاری کۆن نەدادای هەمووشێن خەریکی خەڵتن بوون لە پەنا مەکینەکانە ئەم وڵاتە گرفتی ئەوەیە حکومڕانەکەی سیستەمی بەڕێوەبردنەکەی سیستەمێکی باش نییە بیر لە هاوڵاتی ناکاتەوە لە هەموو عالەمە ئەمڕۆ دەوڵەت بە دوو پێوە حسابەکەیە خاوەنی تەکنۆلۆجیا یان چۆن بزانێت تەکنۆلۆجیا بەکاربێنێت ینی وڵات بە تەکنۆلۆژی ئیسا ئێمە من برادەرینە با پێتان بڵێم لە بازیان لەوانەیە 50 معمەلی لێ بێ معمەلی گەورە بڕۆبزانە چەند کرێکاری کوردی تایە بۆ کرێکاری کوردی ناتوانێت لەحیم بکات شادەی لەحیمینێ کرێکاری کورد ناتوانێت ئاسم ببڕێتەوە کرێکاری کورد ناتوانێت بە تێگڕایی شەوێ هەتا بەیانی بە دیار مەکینەکانیەوە بڕۆ هەمووی هندی مسری عەرەب بۆ ئەوانە لە وڵاتی خۆیان ئەنی بە تەکنۆلۆژیاکەوە بۆ خیبەیەوە کە هاتوون ئەگەر بڕۆی سەیری ئەو کرێکارە لە کوردانەکەی لە مامەلەکان ئێرە یا فەڕاشە یا حەرەسە من لە کۆبوونەوەیکە لەگەڵ سەرۆکی حکومەت کاک مەسوول پێم بوو وتم لە هەموو وڵاتێکە شتێکەیە پێڵەن ئامادەی پیشەیی ئامادەی پیشەیەکانی ئێمە بەوە کراوە تەلەبە کە تااقەتی خوێنی نەبێت تێکەن و بەسەری بەرێ و دوایی بە پاشلی بێتە دەرێ لە وڵاتان باوەڕەکەی من لە معمەلێ لەو معمەلانە لەحیم یاتیادی چییە چەند ساڵە لە وڵاتای پیشیان سنگەریەیە من لە نووسەکە بوو بۆ وەرگرتنی پێش ئێلانجومەنی پارێزیاخۆی لێکە لە معمەلەکە یەک کورد نەبوو بتوانێ لەحیمکە کێشەکانی ئێمە کێشەیەوە نییە و دووسێ بەڕێوەبەرایەتیا و جەنابی لە سندیکا تۆ هەر لە ناو سندیکاکەی خۆتە لەوانەیە بە کۆمەڵێ ململانیەوە مەشغوڵان کردنی کار ئیشی تۆش نەبێت ئیشی تۆ بەرگریە لە کرێکار بەرگریە لە ژیانی کرێکار بۆی من منیش ڕۆژانە خەڵکە بینەوە لە ناو خەڵکان کێشەی ئەم وڵاتە کێشەی سیستەمەکەیە کێشەی حکومەتەکەیە حکومەتەکە نەیتوانیەوە وەکو پێویست حکومڕانیەکی تەندروستکە هەتا هاوڵاتی ئیشی دەستگەی لە پاڵێ ئەمەی کە من 7 ساڵە لە ئەنجومەنی پارێزیام نزیکی 3 ساڵی شەجێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزیام لە قۆرەتۆ هەتاکو پشتەڕەقە ئاگام لە کێشەی هاوڵاتیە لە کێشەی خزمەتگوزاری لە کێشەی بێکاری لە کێشەی تۆ بڕۆ با من یەک شتێ بۆ باسکە یانیسا ئەمانە لەم وڵاتەیە بە خۆتان نەزانن هەر من باس سێمایی سیتەکتان بۆ بکەم بە هەزارەها بە سە هەزارەها دۆرینی حکومەت خەڵک کڕین و فرۆشتنی پێوە داگیری کردووە بێ ئەوەی هی خۆی بێ هەمی عەقدا حکومەت نەیتوانی ئەوە جێگیر کە ڕسوماتێکی لێ بسێنێ هەتاکو بیە بە وەزارەتی کار
وەزارەتی کار پرۆژەی پێ بکات کێشەکانی ئەم وڵاتە لەوایە نییە دوو ئێرانیەیان دوای ئەوە ئێمە بەڕاستەکەی نەخۆشی ئەم شاری ئاتیمادی لەسەر ئەو میپاڵی و هندی و مندیە یەک کوردن بۆ دۆزەرە بچێ پیسایی خەڵک پاکاتەوە ئەوانە کاگە چالاک ئەوانە بەڕاستی لێرە کێشە لێ کێشە سیستەمەکەیە کێشە ئەوەیە کە تۆ بە مەلایین دۆلار هاتۆتە وڵاتەوە نە هاوڵاتی پرسیارەکان چی لێ کردووە نە دیاریشە چی لێکراوە ئەوە تا لە ناو شارەکەیە کە من و تۆی تیاین قیتاوی جادەی ئیبراهیم پاشا یە حەفتاکانە تۆ قساکەی وڵێ یە حەفتاکانە سیستەمی وڵاتەکە و ئەوەیە و تۆش بە کۆمەڵی یاسایی هەمومان بە کۆمەڵی یاسا مەشغوڵیان کردین و بەڕاستی وەکاری بێکاری حکومەتە و هەزار ساڵ یاساش دەرکەن کە یاسا چکار قسەیە ناتوانێت چارەسەری هیچ شتێک بکە ئەم وڵاتە پێویستی بەژێرخانی یابووریە سروشتێکی هەیە ئەم وڵاتە هاوڵاتی خۆیە سەیرانگا دروستەکە سەردەمێ خۆیاتە ئەسمار سەردەمێ خۆیاتە نازانێت پێ وانێ کاکە لە سەیرانگاکەش سەیرانگاکە شوێنی ئیسراحەتی دیانە کەواتە سەرچاوی بێکاری حکومەتە حکومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانیوە ئەو ئیسادنە پارۆ واضح قسم من أساسا سرتا سواز بو جناب تان خیر مدین و تیم انتا براستی اما چکیه و خەڵکات تۆزێک نزیک خینەوە و خەڵک لەو ناومێدی کە بەرامبەر دەسەڵات هەیەتی تۆزێک نیگەرانەکانی بڕێوێتەوە بۆ ئەوەی تۆزێ واقعبینانەتر بەڕای من لەسەر مۆزوعانە قسە بکەین کاک بەرزان بەداوای لێبوردنەوە ئەمە دیبێتەوە بەسەرێکی فراوان لێ وەرگرە جەنابەت نوێنەری حکوومەتی جەنابەت جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵێ بەڵام تۆ لە جومگەیەکی بەڵێ بە جەنابەت لە جومگەیەکی زۆر گەورەی ئەم دەسەڵاتی ئەم شارەیت ئەمە حکوومەتی خۆجێیی سلێمانی باوای لێ نەیات تۆ جەنابەت تێبینەکان تۆ تێبینەکان بنووسە تێبینەکانی قسەکانی من بنووسە دوایی جوابم بەرەوە پێم خۆشە ئێمە لێرا وتوێژەکەین و توێژی شاعتیادیە جەنابەت ڕێی جیاواز هەیە من جیاواز نەبێ زۆر احتیادی بە سەنێکی فراوانەوە لێکتری وەرەگرین بۆ چارەسەر بدۆزینەوە لە ئەخیرا یعنی لە تەشەنووش جوور بکەوینەوە بۆی چارەسەر بدۆزینەوە جەنابەت جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جەنابەت دەسەڵاتت هەیە ئەم دەسەڵاتی سنووری سلێمانی بە محافظەوە تاکو قایمقام و تاکو بچووکترین وحدەی ئیداری بێنیت محاسبەی بکەیوە لە لێرە بەڕێوەبەراتی پلاندانان هەیە تۆ جەنابەت دەتوانی بێ حەقی دەسەڵاتی حکوومەتی هەولێرت نەبێ یعنی تۆ لە سلێمانی وەرە پلاندانان بانکە خۆت پرۆژەیەکی باشی بۆ گەڵاڵە بکە و بتوێژی لەگەڵا بکە بێنە لە قەناعەت بە پلانی سلێمانی لە پلانی هەولێر و لە حکوومەت جوانتر بێ بۆ لە هەولێرەوە بێن ئیسیشارەوە جەنابەت بکەن بە پلاندانانی سلێمانی بکەن بڵێن ڕاستی ئەم پلانی ئێوە زۆر شازە شتێکی زۆر جوانە لە فەڕەنساتان هێناوەیان لە ئەڵمانیا یعنی ئەمە بەڕاستی ئەو ئوسلوبەی خطابەی کە خەڵکی ناو دەسەڵات بەرامبەر بە دەسەڵاتی کە ئەمە زۆر شازە یعنی ئەمە لە سیاسەتە شتیوانیە تۆ نوێنەری دەسەڵات بی لە جومێکی باڵای دەسەڵاتی سیاسیا بی بەڵام دانیشتن و هەڵسان و هەموو شتێک شکاندنی حکومەت بێ و هەڵدانی هەموو کەم و کورتەکانی کۆمەلگایە من حەزەکەم قسەم هەیە بەس ئەوە تێبینیم هەبوو لەسەر بێکاری ئێمە سەر بێکاری 12 خاڵم نووسیوە قسەی لەسەرەکەم بەڵام هیچ شتێک لایەنە نییە کاگا هەمووی دوولایەنەیە یعنی هینەڵێ پیاوێک ئەڵێ ناوەکەیم لەسەر نییە ئەڵێ حەقیقەت ئاوێنێک و بەدەستی خۆ شکار پارچەی لای کەسێکە یعنی ئەو قسانەی کە منێکەم هەندێک لە حەقیقەتی تایە و تۆش هەندێک لە حەقیقەتی تایە بەڵام دڵنیا بە هەمومانەوە توانین حەقیقەتەکە تەواو بکەین یعنی بە ڕێی تایبەتی من یەک شت هەیە من حەزەکەم هەر بە کاک بەرزان ئەمە شەڵەم دیێڕە هەر بە کاک بەرزان دوایەوە لەسەرەوە قسە ناکەم هەڵدانی هەموو عنیش ئێمە ئیشمانەوەی حکوومەت ئەم حکوومەتە حکوومەتی کوردیە لە بەرەنجامی 100 ساڵ خەبات و تێکۆشان و خوێن و فرمێسکی ئەم خەڵکە هاتۆتە بەرهەم کاکەم حکوومەتە بانە ڕۆخێنین با چاکیکەین یعنی با چاکیکەین بانێ ڕۆخێنین هەموو حیزبێکی سیاسی دەسەڵاتەکە بڕوخێن و سەرنە دووستی کاتەوە مەڵکاولەکە زیاتر بۆ خەڵکە اینجا با من بێمە سەر خاڵەکانی مۆزوعی بێکاری
ئەو متمانەیە کە لە کوردستانە نییە بە کەرتی تایبەت کاگارە ئەنی خەڵک متمانەیە بە کەرتی تایبەت نییە لەبەر یەک نقطەیە کاڵێ من ئەگەر دوایی لە ئیشەکەم پیر بووم چوومە تەمەنەوە من خانەنشین نابم لە کاتێکا یاسایەک هەیە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کە هەموو تاکێک لە دوای 63 ساڵ تەمەن یان 25 ساڵ کار بۆ پیا و بۆ 20 ساڵ کار بۆ ئافرەت خانەنشینە بێ و بە لە سا هەشتای موشەکەی خانەنشینە بێ کە لەوەی حکومەت باشترە و خاڵێکی تر ئەگەر حکومەت پارەی نەبوو موچە بە دەستەبەر هەر موچەکەی ئاەتێ یعنی ئەگەر بێت و کەمکردنەوە هەبێ ڕێژەی کەمکردنەوە ئەو لێبڕینی کە شمولی هەموو فەرمانبەرانی کوردستانی کرد شمولی ئەوان ناکە یعنی ئەمە باشترین خانەنشینە کە بۆ کرێکارانی کەتی تایبەت هەیە بەڵام کاتێک هۆشیاری ناهۆشیاری خەڵک بەرامبەر بە یاساکان واکە کە خەڵک متمانینی ئەوەی کە کاکبەزان باسی کردن تەیید یەکەم مەکتەبی پیشەیە قوتابخانە پیشەیەکانی ئێمە ئامادەی پیشەیەکانی ئێمە کادری پیشەیی بەرهەم ناهێنن ئەمە خەلەلێکی گەورەیە کارمەندانی کەرتی تایبەت چێژەکانی ئەوەیە کۆمپانیاکەیان پارەی زمانیان بەجێ کە کارمەندی زمانیان بەجێ لەبەرەوانە ترسی ئەوانەی کە بۆ کارمەندی نا ئاخرە زانی کاک ئارام ئەو کرێکارێک کە ئێمە سەردانێکە لیژنەکانی ئێمە تەبعاً ڕەنگە من و کاک چالاک نەچینە ئەوەیە بەڵام لیژنەمان هەیە لیژنەکانە چەند سەردانیانەکەن بەداخەوە یعنی کرێکارەکە ئەبێ نەترسێ یعنی تۆ هەموو کات هەموو شوێنەکە تا ئێستا ینی ئازایەتی بۆ تاک بۆ مرۆڤ بە تایبەتی بۆ کورد زۆر گرنگە بێ ئەوە ئازایەتی هەبێ لە بەردەمی خاوەنکارەکە بڵێ من عەقدم بۆ نەکراوە من دەستەبەر نەکراوە من ئیجازەم نایەتێ من موچەکەم کەمە من سعاتی ئیزافی ئیشم پێەکە ئەبێ و جەرائەتی هەبێ یعنی کە ئەو کاتی ئەو جەرائەتی نییە خۆی هەموو کار 8 ساعتە بە پێی یاسا بێ 8 ساعت کار بکات 12 ساعتی پێەکە ناوێرێ بڵێ پێمەکە یعنی من چی بکەم هەموو کرێکاری مانگی 3 ڕۆژ ئیجازەی هەیە ئەو 3 ڕۆژ ئیجازەکەی نایەتێ غەدری لێکە ناوێرە قسەکە من چی بکەم ئەبێ شوێنی نیشتەجێبوونی شوێنی خەوتنی بۆ داویم کە خواردنی بۆ داویم کە بۆی ناکە سەناکە من چی بکەم یعنی ئەبێ کرێکارەکە جەرائەتی ئەوەی هەبێ کە خۆی سەکان بکە من شتێک دەڵێم بەڕاستی ڕەنگە هین بێ لە کوردستان بێکاری هەیە کاگەران بەس برسێتی نییە خەڵک تا برسی نەبێ هەموو کارێک ناکە یعنی ئێستا من ئەگەر برسی بم ئامادەم بڵێم کاکە بە قوربان تۆ ئەگەر زێرابەکەتان ژیرە تەلەفۆنم بۆ بکە بەقورا زۆر بێئیشم کاکە ئەگەر حەماڵی دویست لە بازار شتێکی قورسە بێ و تەکسی مەگرە من بۆ دەبەمەوە یعنی ئەگەر خەڵک بێژیان بێ بێ برسی بێ هەموو کارێکەکە لە وڵاتی ئێمە بێکاری هەیە بەڵام برسێتی نییە نەبوونی برسێتی وای کردووە کە خەڵک هەموو کارێک ناکە کرێکار ئێمە لیژنەیەکمان هەیە لە سندیکای کرێکاران ناوی بێکارە نووسین بۆ ئەوانەی کە بێئیشن لیژنەکەمان داناوە کتێبێ سجلێکی گەورەیە ناو و عنوان و تەلەفۆنی لێ وەرەگرین کە ئیشێکە دۆزینەوە تەلەفۆن کاکە فڵان ئیش هەیە وەڵام من ئەو ئیشە ناکەم هەمووی فێری ئەوە بۆ ملیۆنێک وەربگرێت چۆن ئەم حکوومەتە من تەیدی ئەوەکەم گەندەڵی هەیە بەڵێ گەندەڵی لە کوردستان هەیە ڕێژەیەکی زۆر زۆرە خەڵک خانەنشینە بە ملیۆنێک و هیچیشی نەکردووە نە پێشمەرگەی کۆن بووە هیچ نەبووە ینی لە پڕێکە بە یاسایەک بەو پارەیە کە گەندەڵیان کردین بەو 200 ملیارە و 200 ملیۆنەکە هاو لە بەغاوە بەڕاستی ئێمە گەندەڵ بووین حکوومەت پارەی ئەبەخشیەوە دنیای خەڵک خانەنشین کراوە خەڵک فێری ئەوە بووە ئەڵێ بۆ باوکەم هیچی نەکردووە ملیۆنە گۆرەگرە بۆ من حوسا وەرنەگرن ینی ئەمان لە هیچ شوێنێکی دییانە بە تایبەتی لە ئێستا کەمی کارگە بەڕاستی لە کوردستان ئێمە کارگەمان هەیە بەس کەمن ئەو کارگانی کە هەمانە کاڵێ بنێ تەحتی لە کوردستانە ئاوەدان کراوەتەوە بەڵام وەک پێویست نییە ئەژینە بنێ تەحتی تەنیا کارگە نییە بنێ تەحتی جادەیە کارەبایە ڕۆژەی ئاوە زۆر خەدەماتی تر لە کوردستان کراوە بەڵام کارگەمان نییە کارگەکانی ئەمە کەمن ئەویش بەهۆی ئەو هۆکارانەیە کە تا ئێستا کوردستان و عێراق لەژێر حسارێکی گەورەی نێودەوڵەتیا بوو عێراقیش حسارێکی خەڵکی خستووە سەر ئێمە کۆمپانیەکانی ئێمە خەڵکی ئێمە بازرگانەکانی ئێمە نەیانتوانێت کۆمپانیای گەورە بێنن بە حەقیقەتەوە چەند ساڵێکە ڕێگا کراوەتەوە پێشتر ئێمە لەژێر حسارێکی زۆر گەورەیا بوون کە نەمانتوانیوە ئەوە بکەین خاڵێکی تر کە حەزەکەم قسەی لەسەر بکەم زۆربەی ئەم کۆمپانیانەی کە لە کوردستان هەن و ناچنە ژێر ڕقابەیەک هیچ ڕقابەی نە ڕقابەی بەڕێوەبەری کار نە دەستەبەری کۆمەڵاتی نە سەندیکای کرێکاران وێگەم کۆمپانیانەی مەسئولن
هی مەسئولین ئێستا کۆمپانیا هەیە ئێمە من و کاکچالاکە خۆمان بە سەرۆکی سندیکا کرێکارە نەزانین بچینە بە دەرگای کۆمپانیاکە بچی بمانە داخڵ بین لە خەمی کرێکارەکە بپرسین تەلەفۆنێکەکە بەڕاستی لەولاوە هینێکێت تەلەفۆنێکمان بۆیەت بە شێوەک لە شێوەکانیان هێزێکە نێرن کاکە واز بێنن خۆمان چارەسەرێکەکەن و نەیاڵن ئێمە داخڵ بین ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە کە زۆربەی غەدر لە کرێکارەکرێ ئەوانن کە کۆمپانیاکە هی مەسئولینە هی هەموو لایەنەکانیشی تایە بە پارتی وەکێتی و بە گۆڕان و هەمووی هەیە ینی ئەوە نییە کەس بەرێ نییە لە مەوزوعە ئەو حیزب و لایەنانەی کە ئەبن بە ئۆپۆزیسیۆن لە کوردستانە دروستە بن یەکەم جار بە ئۆپۆزیسیۆن اعتیادی دروستە بن چونکی دەسەڵاتانین ئەمانە بەڕاستی ناومێدیەکی زۆر لای خەڵک دروستەکەن کاگارن یعنی هیچ هەست بە بەرپرسایەتی نیشتیمانی ناکەن یان ئەم دەسەڵاتە لە بەرچاوی خەڵکەکەن بە شەیتان یعنی وا ناشرینی ئەکەن خەڵک ڕقی لە خۆی بێ لە دەسەڵات بێ ڕقی لە کۆمپانیاکە بێ ڕقی لە شوێنی کارەکەی بێ بەڕاستی ئەوە خاڵێکە کە نامەسئولی ئەم حیزبانەیە سەیری کە ئێستا با ناو نەڵێ یعنی با ناوی حیزب نەڵێن لێرە بۆی نەچێتە جەدەلێکی سیاسیەوە حیزب هەیە یعنی لەسەر شتی زۆر بەسیط شیعاری وا گەورەگەوری هەڵگرتووە کە نەک بۆ جێبەجێ ناکرێت بە ئۆباماش جێبەجێ ناکرێت شتێکی کە هەیە کە سوشیال میدیا بەڕاستی تاکی کورد گەنجی کورد قسەکەمانە سەر گەنجی بێکاری کوردێک خریجە بەڕاستی بۆی سوشیال میدیا و بەراوردێکی زۆر نادروست دەکات لە بینی خۆی و فەڕەنسیە یعنی سەیرێکی فەڕەنسا تاکێکی فەڕەنسی گەنجێکی فەڕەنسی چۆنەژی و جەنابیشی چۆنەژی کە سەیری ئەوەکە بەڕاستی کەوتۆتە بەراوردێکی زۆر نەعەدالەتیەوە کە ئەوێ خۆی بەراوردکە بە تاکێکی فەڕەنسی لە کاتێکە تاکی فەڕەنسی ئەگەر یەک شەویش نەکا ئێوارە نانی نییە بیخوا ئەو ئێمە لە سوشیال میدیاکە ئەوە نابینین لەمە تەنیا سەر مێزەکان و کڵاپەکان و نازانم شتەکانیان لە سوشیال میدیا بینین کە گەنجەکە پڕ بەدڵ حەزەکە چێتەیە بەڵام ئەوانەی کە ئەچنە ئەوروپا هەمومان کەسوکارمان لەوێ هەیە ئەمەندە پەشیمانی دەرەبڕن بۆ ئەو ژیانەی ئێمە ئەوەنە ناسۆرە چێژن بۆ ژیانەی ئێمە کاڵەیەوە لە بەهەشتان چونکە ئێمە بەڕاستی بە کەمترین کار زۆرترین خواردنمان دەسەکرد والله چەند خاڵێکە هەمووی مەوزوعە نەگەریچیان ئەگەر بەدڵتان نین سەکان منطق و معقول نین حەز دەکەم بجابم بنەوە زۆر خەڵک هەموو خەڵک داوای تەعیناتەکە لە حکوومەت ئەم خاڵاڵێ میش کەناڵێم داوای تەعیناتەکەن لە حکوومەت بەڵام لە کاتێکە ڕاستە بەڕێوەبەراتی کاری کۆمەڵە سلێمانی کرێکار و سارە و نازانم چی نییە بەڵام بڕوا بکە من هەر یەک تەجربەی ژیانی تایبەتی خۆم چوون پارەی بانکی عقار بم لەو بانکی عقارەی ئێستا لێرە و نازانم چووەکە ئەو لە حەزب ساڵح چوون هەژدە فەرمانبەر دانیشتبوون لە هۆڵێکی وەکو ئێرە گەورەیە ئەگەر چوو بێتن بینیتانە هەمووتان من ملیۆنێک و 250,000 لە کاتی بێموچەیە ناچار قەرزم کردو بۆی زەریبە نەچێتە سەر بۆی باش نەیەم قەرزم کردبوو بە 1550 ملیۆنێک و 250,000 بردووە لە پەنجەرەکە سێرەکەم 18 کەس دانیشتووە 18 یەکێکیان لفکەیە چنی یەکێکیان ئەنتەرنێتێک کرد یەکێکیان گڵۆبڕۆژەیە کردان بۆ ڕەفیقەکەی قسەیە کرد ینی هەرویان مەخۆی یەک کەس وەسڵێ بڕ یەک کەس منیش ئەوەنە بە پێوە وەستام 40-50 کەس وەستابم بەڕاستی ئەزعاجم دەوامم هەیە خۆم قاچم بەڕاستی کێشەیەکی قاچم هەیە ناتوانم لە نوێ سەعازیاترەوە پێوە بۆستم ئێمە سەعات و نیوە بۆ وەستابووم ناچار لە پەنجەرەکە وتم ئەرێ بەڕێز کاکە ئێوە 18 کەسن بۆ وەستاکە ناکەن بە 3-4-5 یعنی معقولە ئێمە لێرە 50 کەس وەستاوین و پارەشمان بۆ حکوومەت دێناوە لە بێپارەیە لێمان کەچی محاسبەمانەکەی موچەوە وەرنەگرتووە وتم کاکە موچەوە وەرنەگرتووە من چی بکەم منیش موچەوە وەرنەگرتووە من قەرزم کردو بۆ مێناوی ینی ئەم زۆرەی موچەخۆرە فەرمانبەرە لە کوردستان کە بەڕاستی پارتی لە منافسەی یەکێتی لە منافسەی گۆڕانگۆڕان لە منافسەی نازانم چی بە هەمومانەوە وعدی موچە ئەین یعنی کە ئێستا هەڵبژاردن ئەو پەرلەمانتارانەی کە خوان کاندید کردووە هەموو وعدی موچە ئەیە با من دەرچم بەڕاستی واکەم هەموو وعدی موچەی بەلاشە لە کاتێک هیچ حکومەتێ ناتوانێت لە ئێستا ئەمە لە ساڵ تقریبا 35 لە شتێکی وایە معاش خۆرمانەیە لە سا 68 بودجەکەمان بۆ موچارڕە کە ئەمە بەڕاستی خەلەلێکە کەمتر پڕجاوتە سەر کۆمپانیەوە من سای مێشاندن داوای لێبوردنتان لێ یەکەم سواس قسە لەسەر کەس ناکەم بابەتی خۆم تەقدیم ئێستا کار و کرێکار
بەڕێزانە و ئەوەی معاناتی بە هەموو برادری زۆربەی ڕاستە بەڕاستی بەشێکی زۆری هەستەکەم کێشەکانە گەڕێتەوە بۆ تەشریعات لە وڵاتی ئێمە کە تەشریعاتەکان خۆی بۆ خۆی زەعیفە و لە تەنفیزکردنیشە ئەوەیتر زەعیفە بێ بۆ مناو بەڕێزەی لە بەڕێوەتی کارە یعنی ئایا نەئەکرا کە تۆ سەردانی شوێنێکەکەی ئەبینی خەڵکێگەیە کرێگارێکی 12 سەعاتی شەکە هەموو خۆم خەڵکی نزیکی خۆم وابووە و لەوانەشە پارەشی نایبێتێ لاخیرا عەقدیان نییە باشە ئێمە زۆر جا داوای ئیجازەی سەحاکەین لە زۆر شوێن نابێمە بکرێ بە فەرز بە واجب کە ئەبێ هەر کرێگاریش کات و عەقدی هەبێت ئەوە لەوانەیە ملی بەڕاستی برادرانی سندیکاش و ئێوەش بگرێتەوە کە ئەمە وەکو واجبێ وەکو شتێکی ئیجتیهادی نەبێت تۆچی بۆ شوێنێک کەوەی عەقدی نییە ڕێک دەبێت بەڕاستی محاسبە هەبێت لەو مەجالە بەڕاستی من وەکو لە وەرهێنان بەڕاستی ئەمە لە وەکو قانون نییە وەکو ڕێنماییمان هەیە کە تەشریعی ئەو پرۆژانە ئەکرێت کە زیاتر دەستی کاری خۆماڵی بەکارێنن و نیسبەتەکەش دیاری کراوە بەس بەداخۆ من خۆم لە واقع ئەوەی کە خەڵکە بین و بەڕاستی و بەرهێنانەکەیان وان نییە ئەو برادرانە زۆریان و لەسەر دەستی کاری خۆماڵی و دەستی کاری بیانی و زۆر بەشی ڕاستە ئێمە بەڕاستی کێشەکە لەوانەیە بگەڕێتەوە بۆ ڕۆشنبیرە گشتی ئێمە هەمانە لەسەر کار ئەوەی ئەیبینین لە وڵاتانی شەرقی ئاسیا ئەوانە کە پێی بەڕاستی قودسیەتێکەیە بۆ کارکردن بەداخۆ لێرمە هەنێ جار کارکردنە بێ بە عیبە ئەوانێک کە خەڵکی بۆن من معاملە گاتۆ بۆ لام ئەڵێ زۆربەی کرێکارەکانی هەمووی نیپاڵی هندیە کە مع العلم نەئەبێ بە پێی تەشریعات ئەبێ کورد بێت و ئەبێ شۆنی سا مصەلحێکەیە لە سعودیا توانیشە کرێکاری جەمیان زۆر پێڵە سەعودەی ئەیدی عاملە بەڕاستی ئەبێ کار بکرێەوە ئەو شەر لەوانێ بۆ بەڕێوەرتی و بۆ هەموو هەم لایەنەکان گەڕێتەوە کە ڕاهێنانی پیشەیی بکرێت بەڵێ ئەم کاکەیە زۆر ڕاستی کرد لەوانەیە بۆی پێڵە سکیڵ لەیبەر دەست ئیشی ماهر لەوانەیە کەم بێت بەڵام بۆ نەکرێت بۆ ڕاهێنانیان پێ نەکرێت لە حیم نازانێت بۆ فێر نەکرێت یان بۆ نەخرێتە بە دەستی وەجنەبیانەی کە لێوی شەکەن و بە فەرز مودەیەکی تر و لە زۆر شوێنەمە هەیە کە ئەبێ کرێکارە خۆماڵەکە فێری بێت و فێری ئەو کارە بێت شتەکان مستەحیل نییە کاکە تەسەوەرەکەم کوردە گەرۆک و عەقڵ بێ زۆر لە زۆر شوێن شەهادەی بەرزمانێ و توانای زۆریش هەیە ئەکرێ ئەوانە چاکرێت لە مەسەلەی تەشریعاتە کە بەڕاستی هەم خاوەنکارەکەش حەقی خۆیەتی کە بەڕاستی ئەوەی ئەیبینین خەڵکی کوردەکەی وەکو وتم بۆ ڕۆشنبیریە گشتی کە بەڕاستی لەوانەیە تەرجیع ئیشکردن کرد بە حەقی خۆیەتی خەڵکێکی بێ ئیشی بۆ بکات ئەوەی کە بڵین کرێکارە خۆماڵەکەی لەوانەیە هەنێ کێشەی هەبێت لە ڕووی تەنانەت لە ڕووی کۆمەڵاتیەوە من ئیسا هەنێشت بە خەیاڵ هاتەوە کاتی خۆی لە منەظەمە بووم هەنێ سایق دەرکرا ئەگەر بیرتان بێت لە خەڵکی شوێنێک بوون هاتن باوشی کوڕەکەیان گرت وازان سەرنگومیان گوشتیان عنی لەوانەیە کێشەی کۆمەڵاتیشی لێت گەرێکی توان دەرکەی یان ئازێتیان بێت لەبەرەوە کابرا زۆر ئاسانە بۆ نیپاڵێک هەیەندێ لە بەیانی و تاوارەی نقەی نایە ئیشی پێکات و شتێکی کەمیشی هاتێ ئێمە مفارقەکە ئەوەیە خۆمان ئەڵێن بێکاریمان هەیە بەڵام بەلێشاویش کرێکاری استیراد دەکەین ئەمە خۆی بۆ خۆی مفارقەیە کە زۆربەی گەڕێتەوە بۆ ڕۆشنبیری کارمان بۆ ئەوەی کە ئەیدی عامیلی ماهیرمان باش نییە و لەگەڵ ئەو حقوقانەی کە بەڕاستی دابین ناکرێت بۆ هەر هەموو لایەکان لەسەری گشتی شوێمە باسی لە هەندێک جارێ باسی 1.5 ملیۆن موچەخۆ لە کوردستان ناکەین باش خۆمان 4-5 ملیۆنی ینی بە هەموو قیاساتی ئیحسایەتی نێودەوڵەتی ئەمە بەرسی موچەخۆرمانەیە بەڵام ئەوەیە کە زۆربەی پێوتێ بندیوار و لەوەش باشترەوەی کە مامۆستا باسی کرد کە بەتاڵی مقانعەیە بەڕاستی من خۆم لە شوێنە گاژم یە هەبوو سێنی خواردەوە تێتی لەوانێتە هەر دەست نابم بۆ قەڵە ئەمە هەیە زۆر بەڕاستی هەیە و داژنیشتووە و پۆزیش لیا لەوانەیە مەعاشی لە من زیاتریش بێ و ئیشی شەکا و نایشی ئیشکە بەڵام ئەوەیە کە پێوتێ بەتاڵی مقانعە ئیش ناکات بەڕاستی بوونی تەشریعات بۆ ڕێخستنی ئەمە زۆر باشە پێشخستنی دەستی کار زۆر مهمە و بەهرەمەندکردنی و لە هەمووی مهمتریش ئەوەیە کە بەڕاستی ئیرادەیەکی سیاسی اجتماعی کۆمەڵاتی هەموو خەڵکی هەبێت کە فعلا تەقدیسی ئیش بکرێ ئیشکردن بەڕاستی پیرۆز بێن نەوەک بۆ شێوازە لە عیبە
دیێک نقطە مهمە کە کاگە باسیکە فعلا کە ئینسان پێویستی بۆ شێکامی سا زۆر گەنجە بینم لە شوێنە گاژم گەنجی زۆری نەکە ناسیە کات کوردیشە و پێویستی ئیجباریەکە بەڵام ئێمە بەڕاستی باشتر وایە لە ئیجباران نەبێت بەڵام ئیش وەکو دەیدەنێکی ژیان بێ هەموو کەسێک بتوانێت ئیش کات و کاریشی بۆ دابین بکرێت. سپاس. عفو یەک نقطە نووسی و بیرم ئێستا وەکو پرسیارە وتان کۆمەڵی خەڵکی خۆیان نووس کردو بەڵام کەسان توانیوە بڵێن دابمەزێن لەو باش. کەواتە ئیجبارەکرێن شتێکی باشە. کێشەمان هەبوو ئێمە لە ساڵی 2015 بۆ نمونە مەرجەکانی سەلامەتی جێبەجێ نەکرد لە شوێنی حیوانەوەی بۆ کرێکار دابین نەکردووە لە ڕێگەی بەشی یاساوە ئیحالەی محکەمەمان کردووە لە ساڵی 2016 حاکم ئەڵێ دووبارە سەردانی ئەو پرۆژێ بووە کە ئاچی پرۆژەکە تەواو بووە ئەوە وەکو راپۆرتێک بەدەستکردێتەوە بۆی کە حتا حاکم ڕۆژانە لە بینی دایری کار و زەمان 2 سعاتدا بنیشێ کە داوای کرێکار ببینێ خاوەنکار ببینێ وەکەوە کاڵی ئەمە ئاگاداری خاوەنکارەکەینەوە باسی ڕایانانی پیشەییتان کرد کە لەسەر بەڕێوەبەرایەتی ڕایانانی پیشەیی هەیە لای عەلوە تازەگەی سلێمانی کە هەموو مانگێت چەند دەورەیە دەکاتەوە لە بواری لاحیمکردن لە زۆربەی پیشەکانە بەس بێکار خۆی ناچێت حتا ڕۆژانە 10,000 بۆ سەرفەکەن پاسیان بۆ وەگرن هەتا لای جادەی مەولەوی هاتوچۆیان پێەکەن بەیانیان بن نیۆڕانیان دایانەبەزێت بەس زۆربەی بێکار خۆی ناچێت ئەو دەورانە ببینێت ئێمە با ڕاستیەک هەیە چۆن ئەڵیبا دانی پیا بنین جیلێک پەروەردە بووە بەگوێی دایک و باوکیشی ناکە یعنی دایکی باوکی بانیەکە بۆ نانخواردن بەگوێی ناکە ئەمە چۆن لەبەردەست خاوەنکارێکە ئیش بکات و 8 ساعات ئیلتیزامی بە ئیشکردنەوە بێت قسەکانی ئەو بە ڕێزعف و ناوەکی بچوو زۆر ڕاستە ینی بۆ نمونە ئێمە 10 هەلیکار هەیە لە بەڕێوەبەرایەتی کار ئەگەر 50 تەلەفۆن بکەین 45 یان یەکەم قسەی ئەڵێ معاشی چەندە کە ئەڵی 300,000 یان 400,000 جارێ تەلەفۆنەکە داخاتەوە من بە 400,000 کەم تۆ هەر خەوتووی لە ماڵەوە بۆ ئەو ئیشە ناکەین یان خاڵێکی پێی زۆر گرنگ تۆ سەیری کەسا لە دایرەکانە خۆبەخش هەیە یعنی ئێمە خۆمان لامانە 3 ساڵە خۆبەخشە هیچ شتێکی بۆ سەرف ناکرێت ئامادەیە ئەوە ئەکات بەس بە 300,000 ناچێتە کۆمپانیای ئیش بکات یعنی لەکوێی ئەم سەرزەویە بگەڕێ لە چی وڵاتێک ئیش هەیە ببێ بەرامبەر یعنی شتێکی بۆ ناکەن بەرامبەر مقابل پارەیەکی نێنێ کەچی لای ئێمە ئەو هەموو گەنجە بە خۆبەخشی شەگات تیانە 3 ساڵ لە وەزارەتی ساحەت یاری 5 ساڵە خۆبەخشە ئەگەر ماگی بە 300,000 بووە ئێستا خاوەنی 15-20 میلیۆنی خۆی بکەی کردێتەوە ئەڵێ بۆ بە 300,000 ناکەڵێ کەمە بەس لەو لاوەیت بە خۆبەخشی شەگات ئەمە وەکارەکەی چیە نەبوونی وەشیاریە لە لای تاکی کورد لە لای بێکاران ئەوەیە زۆر سپاس من محەممەد علی دکتۆرا لە علوم سیاسە لە زانکۆی سلێمانی لە ڕاستیاوی کە باستان کرد مۆزوعی بێکاری فێڕەهەندە و چەند ئاستێکیشە یعنی چ لە ڕووی تەمەنەوە ئایا ئەو بێکاریە لەناو بڵێن گەنجا چۆنە و لەناو بەتەمەنا چۆنە ئەمە ئاستێکێتی ئاستێکتریان ئەوەیە ینی بەڕاستی ئەوانەی لەناو کاران ینی بەتابەتەوە ئێستا کە پێوترێ بێکاری مقەنعە بەتاڵ المقەنعە ینی بێکاری شاراوە کە بەتایبەتی لەناو کەرتی گشتیە بابەتێکی ترە ئاستێکی تری ئەوەیە بەڕاستی ینی ئایا ئەم وڵاتە سیاسەتی ئابووری چۆنە ینی مشکلەکە ئەوەیە هەمیشە ئیژی لاقی بە سیاسەتی ئابووریەوە ینی ئێمە لەبیرمان نەچێن وڵاتە وڵاتێکی نەوتیە وڵاتێکی ڕێعیە ینی واکە وڵاتیش بوو بە ڕێعی و پشتێکی زۆری بەست بە نەوت بەڕاستی ئیترە و کاتە ئەوەی کە پێوترێ کرێخۆردەوە ئەبێ بە دەوڵەتی کرێخۆر یعنی ئێستا کۆمەلگایە تقریبەن عێراق بەپێی ئەو داتانی کە هەیە لە سانەوە پێش بۆ لە سانەوە حوتی داهاتی عێراق اعتیمادی لەسەر نەوتە کە تۆ لەسەر اعتیمادی لەسەر نەوت بوو یعنی بیرە یاخود فکرە سیاسەت لەسەرەوە نابێت کە
ئەوەی کە پێوتێت جۆب کریشن ینی ئیش دروستکەی لەبەرەوەی کە دوو وڵاتە هەیە دراوسێتە ئەو دوو وڵاتە ئەو شتانی کە ئەیەتە وڵاتەوە زۆر کەمتر و هەرزانترەکەوێ لەوەی کە لێرە دروستیکەی لە ئەسکرێمێکەوە بیگرێتە گەورەترین شت ینی بە کورتەکەی مەبەستم ئەوەیە ئەو ئاستی کە ئەم برادرانە باسییان کردکەوە لە تەفاسیلەکەیان لە مۆزوعی عەدەدی بێکاری و ژماری بێکاریوانە ئەوە ئاستێکێتی کە ئەرقام و تەفاسیلە ئاستێکی تری ئاستێکی سیاسیە و ئاستی سیاسەتی حکومیە کە بەڕاستی ئەوەی کە چەمکێکی تر هەیە لە سیاسەتدا یاخود لە ئابووریا پێوترێ بازاری ئازاد و بازاری کراوە ینی بەڕاستەکەی ئایا بازاری داخرا و بازاری کراوە ینی بەڕاستیەوەی کوردستان ئایا چ بازارێکیانە بازاری داخرا بازاری کراوەیە یعنی ئێستا تۆگەرسەی سیاسەتی تورکیا و ئێرانیشکەی لە هەنێشتا بازاریان ئازادە لە هەنێشتا داخراوە بۆ ئەوەی کە حیمایی منتوجاتی داخلی بکە ینی بەرهەمی ناوخۆیی بکە کوردستان لەم شتانەیە هینە جۆرێک لە سەر شێواوی هەیە تێکەڵەیەکی سەیرە لە هەموو شتێک لە ئابووری نەوت و لە کەرتی تایبەتی سێبەر و لە سیاسەتێکی ئابووری ناڕوون و اینجا دوایەوە بەڕاستی ئەم دابەشبوونەی کە لە هەرێمی کوردستانیش هەیە کاریگەری هەیە هەنێزە ئەو ڕێژەبێکاری کە لێرە هەیە لەوە چ ڕێژەبێکاری نەبێت لە هەولێر هەبێ لە دوهۆکە بێ ئەو ڕێژەبێکاری لە هەڵەبجە هەیە لەوە چ ڕێژەبێکاری نەبێت لە کەلار هەبێ ئێمەش علاقەی بە سیاسەتی ئابووریەوە یان ئێستا من بۆ نمونەیەکی لەو شتانی کە لە بریتانیا هەبوو جیاکاریەک و نایەکسانیەکی زۆر هەبوو لە نێوان شارەکانی باکوور و باشوورە کارگەیەکی زۆر هەبوو لە منتیقەی باشوورە بەعکسەوە لە باکوورە بێکاری و بێکارگەریەکی زۆر هەبوو ینی کارگی زۆر لێ نەبوو بە ناچاری حکوومەت دوای کرد کە جۆرە لە جۆرەکان کارگەکان ناچار کا بیان گوێزێتەوە بۆ بەشەکانی تری باکووری بەریتانیا لەبەرەوەی ئەو نایەکسانیان کە ئەسڵ وای لێ هاتوو خەڵکێکی زۆر لە باکوورەوە کۆچیە کرد بۆ لە شارەکانی باکوورەوە کۆچیان کرد بۆ شارەکانی باشوور وەگەوەی ئێستا لە هەڵەبجە هەیە ینی ئێستا نازانم ئاگادار بنیانە لە هەڵەبجە ئێستا خاوتر بۆتەوە بەڵام پاروپێرار کۆچێکی زۆر سیر هەبوو لە هەڵەبجەوە بەرەو سلێمانی لەبەرەوەی بێکاریەکی زۆری تایە ینی ئەم جۆرە سیاسەتانە علاقی بەڕاستیەوەی کە وەزارەتی پلاندانانەوە هەیە وەزارەتی کارەوە هەیە و بەڕاستی بە حکوومەتەوە هەیە و بەڕاستی ینی ئەگەر بە زمانی سیاسەتی و بە زمانی ئۆپۆزیسیۆن و ئەنەش قسە نەکەین بەڵام واقعەکەی فاکتێک هەیە کە بەڕاستی ئابووری قۆڕح کراوە ینی ئابووری لای کێ بێ وە دیاریشە لای کێیە بەداخەواوی کە جاران یانم لای حیزب ئێستا بەڕاستی لە حیزبیش ئێمە چونێتە ئاستێکی ترەوە ئاستێکی زۆر خراپترکەوەی پێوتێ دەوڵەتی قوڵ و ئەو ئەکتەرانە ئێستا لە حیزب دەوڵەمەندترن بەڕاستی ئەو ئەکتەرانە حیزب بەخێوەکە نەک بە پێچەوانەوە ئەسڵەن ئەوان ئیشان بە حیزب نەماوە حیزبیشی بەوانە ئەمەش واکە کە ئابووری لەکوێ کۆبوویەوە و دیارە سەرچاوەکانی ئابووریش لەکوێ کۆوە بێتەوە تۆ سەری کە تەماشاکە ناخر بەڕاستی خۆ بابەتە ینی چەند دەستگای ئەعلامی هەیە لە وڵاتەیە نزیکەی 315 تەلەڤیزۆن و رادیۆ هەیە نزیکەی 700 گۆڤار ڕۆژنامە هەیە ئەوە جگە لە سۆشیال میدیا ئایا بەڕاستی کۆمەلگایەوە کۆمەلگایەکی خوێنەوار و کۆمەلگایەکی بینەرە بۆ هەم تەلەڤیزۆن و رادیۆ ڕۆژنامە و گۆڤارە بەڵام لە بەرامبەرە سێری کە بێکاریەکە لەسەر ئاستەکانی تر کە بەڵام حیزب و سیاست پێویستی بەوە هەیە ئیعلام و هینی هەبێ سۆشیال میدیا هەبێ پێویستی بەوە نییە کارگەیەکی هەبێ ینی بە ئەمانە هەمویان ڕەبتیان بەیەکەوە هەیە بە کورتیەکەی بێکاری مناڵی ئەو کۆمەلگایە یعنی تۆ ناتوانانی بێکاری بە مجەڕەدی باسکەی لە بەلایەنەکانی تێم کۆمەلگایە ینی بێکاری خۆی پەیوەندی هەیە بە هەموو لایەنەکان و بابەتەکانی ترەوە ئەگە تۆش بتێ بە مجەڕەدی و بە ئینتیقائیانە باز لە مۆزوع بکەی خۆی وان ناکەوێتەوە ووانیە ئەمە بەستم ئەوەیە کە ئەمە فرەڕەهەندە و فرە ئاستە کە لە ڕاستی ئەمە چۆن چارەسەرەکرێ و چۆن ئەکرێ هەنگایی بۆ بنرێ پێم وایە بەداخەوە وەژێکی ترە لە مشکلەکانی ئەم وڵاتی ئەم وڵاتی ئێمە مشکلی ئەوە نەماوە ئێستا فاکت و زانیاری و شت کەم بێ پرۆژەکەم بێ ئەوە وەکو نووسەرێک گەڵێ ئەنی ئەم وڵاتە لەوە دەرچووە فاکت و زانیاری شت بێ ئێستا ئەوەندە فاکت و زانیاری و پرۆژە هەیە بەس هیچ ڕوونایە ئەنی خۆ مشکلەکە ئێمە وڵاتە ئەوەیە لەگەڵ ڕێزمە بۆ ڕێکخراوەکەتان ئێستا لەوەش سەدان ڕاستپارێژ بنووسن پێشەوەش سەدان ڕاستپاریت نووسراوە سەدان ڕاستپاریش نووسرێ بەڵام چی کامی کاری پێکرێ ینی کێشەکە لە کەمی ڕاستپاردە و کەمی پرۆژە و کەمی قسە و کەمی ڕەخنەوەوانە نییە بەعکسەوە مشکلەکە لە فرەی ئەو شتانەوەیە بە بێوی کاری پێ بگرێ آخر قسەمەوەیە کەسێکی ئەژنەبی تێبینێکی جوانی وتبوو توی لە وڵاتی ئێوە زۆر فاکتەزان زۆر یەک ڕێزی باشە و دیموکراسی باشە و ئازادی باشە و دیموکراسی باشە و هەڵبژارن باشە و ئەی وەکو فاکت تەزویر نەکرێت هەڵبژاردنە زۆر باشە و
ئەی لەم شتانەیە زۆر مهمن زۆر بلیمەتن تۆ سێر ئەوم تەلەڤزۆنە هەمی دانیشتۆڵی پێم وایە یعنی تێبینەکەی هەبوو کە لەم شتانە هیچ مشکلتان نییە بەس کە ئێنە سەربووی تەطبیقی و هەنگاونان کێشەی گەورەتان هەیە ئەو دیسانە ئەوامەش کێشەیەکترە و هیوادارم چارەسەر بێ ڕۆژەکە سواس كمان وكان هذا بشيء باش هم كاتم باش همو لا بخير بيد اسبوشي للرخلاوي بديله كاين من بلاحمه وسلوكي السنديكا بناسازي برزان يعني لا تنغريب نبي مسألة زمان مسألة شي قرص من نري شخص كذا كار لدائري شي حكومية بولام يعني كرتي قشتي حوت صال حوت بود صال هميان خدمت يعني حكومة واحد يبي داون هميان دام مزرعون تاي سنة دام مزرعون نزمان كتي قشتيشة كتي تايبدنا لبروا زور خوش باور نبين ومن خوم بيم وایە کۆمپانیا زەبەلاحەکان لە دەست حکومەت دەرچوون کۆمپانیا زەبەلاحەکان ئێستاگە حساب حکومەت ناکەن ئەو حقەتێکە ئێمە قازانجمان لە چیایە قسە لەسەر کۆمپانیا بچووک و مامناوەندەکان بکەین هەلی کاریش ڕەنگە لەوێ زیاتر دەستکەوێت ئەمانە تۆزێ بخێنە سەر پێ هەم بۆی هەلی کاریشیان دەستکەوێت هەم بۆی خۆشیان مستەفید بن وە کرێکاریش مستەفید بێت نابەتە چی حساب و یاسا ناکەن بە بەڵگەلانە کاڵم حساب و یاسا ناکەن من بە بەڵگەلانە تۆ لە زەمانکردندا خاوەنکار فێڵە کرێکارەکە بۆ معلوماتان کرێکارێ 600 دۆلاری هەیە بە 400,000 زەمانیان کردو ئەی بۆ بە 600 دۆلارەکە زەمانە نەکردو لەبەرەوەی خاوەنکارەکە بێ پارە زیاتر بێ ئەمە لەلایەکی تر خاوەنکار هەمیشە وا لە کرێکار تێگەینە زەمانکردنی دۆ تۆ بێ خۆم و پارەکە بێ ئەگەری بیە منی زمانە ئەم نییە لە کاتێکا لە ساحەفەکەی کەلی ئەبڕن 5 لەسەر کرێکارەکەی 12 لەسەر خاوەنکارەکەی ئەنجا بە پێچەوانە شو ئێستا کرێکارمانێ لەم ڕۆژانە من دوو کرێکارم لابوو هەردووکیان دەرکرا بوون یەکیان ئافرەت بوو یەکیان کوڕێکی گەنج بوو لە 3 ساڵ تا 8 ساڵ ئیشیان کردووە کچەکەیان 3 ساڵ بە ناسایی ئیشی کردووە لەژێر تەمەنی 18 ساڵەوە بوو 3 ساڵ بە نایاسایی ئەو زەمانەکەی فەوتی ئەمە لەلایەکی تر ئەگەر بمانێت زەمانەکەی بۆ بکەین شکات بکەین ئەمانە بێ لە ساڵ پێنجەکەی خۆیان بن 1 ملیۆن و نییە 2 ملیۆن بن لە ئێستا پارەیان نییە بیان زەمانەکان چی لێ دێ ئەفەوتێ تۆ پارە نەبێ زەمانەکەی خۆ بێ خاوەنکارەکەش بۆ نایە لەو حاڵەتەی ناتوانێت شکات لە خاوەنکارەکە چکە ئەمان زەمانی لە ساڵ پێنجەکەیان بۆ ناگرێت لەبەرەوەی سە کرێکار بەڕاستی لە کێشەی قورسایە موچەی دوانی تایسە لە زۆربەی کۆمپانیەکان بەردەوامە بە پێ بڕیاری ئەنجومەنی وەزیران مۆزەفی دەرەجە 6 و دەرەجە 7 ئەوانەی موچەکان لە 500,000 زیاتر نەبێ بۆیان هەیە کارێکی ترکن زۆربەی ئەو کەسانێک کە دووکار و سێکارەکەن موچەکان لەسەر و ئەو مەبلەغە پارەیەوەی ئەو ڕێژە موچەیەکە بۆیان دیاریکراوە و هەر بەڕێوەبەرێکی کۆمپانیایەکی ژەگۆڕێ 70 تا 100 کەس دەهێنێ لەگەڵ خۆیان هێنێ بە 2 موچە و 3 موچەوە چی ئەتوانێت لەوانە بپرسێتەوە بەڕاستی ئەوەی جێگە لەو کێشە قورسانە من ئێستا بۆ خۆم نزیکەی 46 کرێکارم لایە کێشەیانێ کێشەم کرێکارانە ئەوەی لە ڕۆژانی ئەتڵای ئیشیان پێەکەن موچەی دەبڵێن بۆ حسێب ناکەن ڕۆژانەکان ئەگەر 20,000 بێ بە چەی دەبێ ببێ بە 20 لە ڕۆژە یا لە شەوە باشە من مانگونیە کە داواکەم ئەو کرێکارانە بە ناوی سیانی خۆیان و ڕقەمی تەلەفۆنەوە بۆم بنێرن تاوەکو من ڕاپۆرتێ بنووسم بەڕێبەرایەتی کاراگادارکەمەوە زەمان ئاگادارکەم بەڕێبەتی کار ئاگادارکەمەوە تا بتوانیم کێشەی حەلکە تا ئیستا کرێکارەکان نیان نەردوو تا ئیستا نیان نەردوو ئەترسن لەوەی دەریان کەن من کۆمپانیام لابووە 6 کرێکاری هەیە 6 احتیاتی ناونووس داناوە هەر کەسێ دەرکا هیچ خاتە جگات ئەوەی چەک لە مشکلانەیە بەڕاستی قورسە ینی مشکلێکی قورسە مشکلێکی ئاسان نییە ئەنجام مەسەلەی بێکاری کاکە گەنجێ بۆ لای من چوار ئیشی بۆ دۆزمۆ نایکە ئەڵێم وەرە ئیشی خەسلی بۆ بکەم ئەڵێ ناتوانم کاکە بتخەمە سەر دلیڤەری ئەڵێ ناتوانم بتخەمە معمەلێکی شوشەوە ئەڵێ من ئەوەش ناکەم باشە کاکە ئیشێکی تری بۆ بدۆزمەوە ئەڵێ ئەوانم پێ ناگە ئیتمای کێ بتکەم بە وەزیر کاکە خۆ من 90 ساڵ بووم لە تەمەنی تۆیە شەڕی عەرش و عاسمانمان کرد کاکە ئێستا تۆ بۆ ئیشەکە ناکەی باوەڕەکەن 20 ساڵ گەنج هاتووە دوو مناڵی هەیە کرێچیە مانگی 250,000 چۆریشم خسۆتە بەدەستی نەیکردووە یعنی ئەبێ دراسە بکرێ ئەمە بۆ نایکە ئەبێ یعنی شتێ بکەین لە مشکلی حەلکەین بەڕاستی یعنی ئەوش بۆ خۆی کێشەیە کرێکارە نایکە دوان نایکە سیان نایکە زۆری نەیوە
ئەمڕۆ پیاوێکی موالیدی 1956 هاتۆ بەلامشی بۆ دۆزنەوە 56 کاکە تەمەنی چەنەگا 65 ساڵەکە 65 ساڵ چی بۆ دۆزینەوە ناتوانانی شەژی گەنجانەی بۆ دۆزیتەوە ئەو پێویستی بەکارە ئەڵە من ئیشەکە ئەوە لەوانەیە باخەوانێکی بۆ دۆزیتەوە بیکە ئیشێکی بۆ دۆزیتەوە بۆ نمونە بیکە خۆی لە ڕاستیە کەتی تایبەتی کێشێکی قورسی حکومەت و کاریان نییە با من بە نمونە پێتان بڵێم ئەو معاملانێکە داخراون لە سلێمانی و دەوروبەریە زۆرینەی کارەبای لەسەر زیاو بوو زۆرینەی باجی لەسەر زیاو بوو زۆرینەی زەویەکەی لەسەر تاپۆ نەکراوە هاوکار ناکرێن کەتی تایبەتیش یعنی سێ ئێمە باسی یاسای کارەکەن خۆ یاساکە هەر بۆ کرێکار نییە کاکە وەستا هاتۆ بۆ لامودێتی حەقم خوراوە سەیرمان کردو ئەم وەستای 5 ملیۆنی کرێکاری خواردن ئەخۆ من لە وەساکە پرسمە یاساکەڵە بێ پرسیدو چۆن پارەی کرێکاری خواردن نەیەوە مقاولە چۆن پارەی خواردووە نەیەوە خاوەنکارە چۆن پارەی خواردن نەیەوە لەبەرەوەی یاساکە خۆ بۆ هەردوو لایە لە ڕاستیە ئەگە کرێکارەکە زەرەر و زیانی لە خاوەنکارەکەیە خۆ تۆ بێ لێ پرسیتەوە ئەگەر نهێنی ئیشەکەی بردە دەرەوە بێ لێ بپرسیتەوە ئەگەر دزی لێکرێ بێ لێ پرسیتەوە هیواشمان هەبووە کرێکار هاتووە شکاتی لە کۆمپانیایە کردووە پێشەوە ئێمە بچینە تاقیقەوە پێمان تۆ کاکە مشکلەکە چیە دەریان کردم بۆ دەریان کردی وەڵای لە خۆڕایی دەریان کردم ماڵ و مناڵم چیمێ چیمە کاتێک تەچی لە کۆمپانیاکەکەن کۆمپانیاکە وتی کاکە ڤیدۆکەمان لایە دامانناوە بە حرەزی مەغزەنێ چۆ دزی کردەوە ئەوە ڤیدۆکەی و بلە ئیدارەش ئیمزامان پێ کردەوە کە دەرمان کردووە ئەبێ مەمنون بێ کە شکاتمان لێ نەکردووە لەبەر دەیان کێشەی تایە مۆزوعە کێشەیەک و دوان نییە بەڵێ بڵێ لە مەجای بەڕاستی خۆت لە مەجای بێکاریە یعنی تۆ ئەبێ کۆمپانیا مامناوەند و بچووکەکان پڕۆژە بچووک و مامناوەندەکان زیاتر بوو بژێتەوە ئیسەکە کۆمپانیا زەبەلاحەکان لەوەی ئەتوان خەڵک دەکەن خۆ خەڵک دانانێن کاکە کام کۆمپانیا زەبەلاحی لە کوردستانە خەڵک دانێن کۆ لەبەرەوە تۆ زیاترە بێ لەوە بپرسیتەوە پرۆسیجەری لێپرسینەوە لە خاوەنکارەکان کاکشتیوان نەزانێت بە راپۆرتێکی ورد و درشت دەڕوات یعنی کە تۆ چیت بۆ پشکنینی کۆمپانیایە ئەبێ راپۆرتێکی ورد و دریژ لەسەر کۆمپانیاکە بنووسی لە خواردنەوە لە هاتوچۆوە لە پارەیانەوە لە عەقدی عەمەلەوە لە موچەیانەوە لە سەعاتی کاریانەوە لە زیا ئیش پێکردنیانەوە هەموو شتێکی تۆ لە سەیفتیەوە هەموو مەجالاتەکانی تایە بەڵام لە ڕاستیە ئەو هەنگاوانەی ئێمە هی سندیکاش و هی بەڕێوەبەرایەتی کاریش و زەمانیش بەپێی ئەو کێشانە نییە کە ئیسە لە کارگەکانە هەیە و لە کۆمپانیاکانە هەیە یعنی ئێمە بەڕاستی ناتوانین ئیستیعابی ئەمە موشکیلەیە بکەین توانای ئێوەت نییە بەڵێ چارەسەر ئەمە حاکممانەیە ساڵونیە کە کێشە نەخاتە بەدەستی محامەکە ئێمە بانگ ناکە وەرە بە من بڵێ چارەسەر چییە من نەتوانم حاکم باکەم بڵێ میشەکە بکەم ئەوە نۆمانگە ژیانی من ئێمە 12 قوربانی کرێکارمان هەیە ئەم 12 قوربانی کرێکارە یەک خاوەن خێزانی قوربانی نەهاتوە شکار لە خاوەنکاری بکە باشەوە شکاتی نەکرێمە هیچمان پێ ناکرێت دەستمان کە لە بچەوە کرێت کە خاوەنی خێزانی قوربانی شکاتی نەکرد لە ڕێگەی محامەکەیەوە حاکمەکەی کارەوە ئیشەکەی بۆ جێبەجێ بکەین باشە داواکاری گشتی نایەتە سەر دەی چیەتە سەر من داواکاری گشتی بزوڵێنم داواکاری گشتی نازوڵێ هەتا ئیستا داواکاری گشتی نەهاتوتە سەر هێڵی لە هێڵەکان لەو کێشانەی کرێکارە لەو قوربانیانەیە ڕوبەڕووی هیچ تاکیشی ناکەمەوە یعنی ئەگەر قسێ بکەم لەسەر بەڕێوەبەرایەتێک یا وەزارەتێک یا شوێنێک یا شتێک لەگەڵ شخصەکەم نییە یعنی ئیسا کاک تاوانی چییە کارمەندی بەشی یاسایوانە قانونی لێوانە ئەم لە بەڕێوەبەرایەتی بەکارخستنە ینی وەزارەتەکەی بەڕێوەبەرایەتێکی وەڵە 2014 جیاوەت بەڵام پێشتر بەشێکی گرنگ بۆ لە ناو بەڕێوەبەرایەتی دەستەبەر یعنی ئەگەر باسم بەڕێوەبەرایەتیەکەم باسی جەنابە ناکەم ینی بێ عافم کەن من حەزەکەم شتەکان ئاوا وەرگین وە سەرەتاش ئێمە مەوزوعەکەمان بێکاریە وتمان بزانین بێکاری هۆکارەکانی چییە و چارەسەری چیشی بۆ بدۆزینەوە بەڵام هەستەکەم چوینەتە جەدەلێکەوە چەند کەسێک جوابی منی داوانی من نوێنەری حکومەندی من داکۆچکاری مافی کرێکارم بەڕاستی من سیرم لێیە کاک بەرزان پیاکی زۆر بەڕێز و خوێنەوارە سیرم لێ باسی واکاڵێ
یعنی کرێکاری ئێرانی 1000 کەس تێ ناپەڕێ کاکە و ئامارانە لای ئێمەیە چۆن 1000 کەس تێ ناپەڕێ کرێکاری سووری کرێکاری بەنگلادیشی لە مەرێمی کوردستانەیە چۆن ئەوەنە تێ ناپەڕێنێ کە ڕێژەکە ئەمەنە بەرچاوە ینی چکم لاڵکشان و داکشانێ ناتوان میسا بە تۆ بڵم بی زەبەت ئەوەنە 1000 بەڵام زۆرە کاکە ینی ئەگەر 1000یش بێەوە گریمان 1000یش بێ ینی جەنابیان نوێنەر ئیسا و تاکێکە لە باڵاترین مؤسساتی حکومی حکومەت یاریمی کوردستان لەم هەرێمی کوردستانی سەر لەگەڵ ئێمە دانیشتووە بۆ ئێمە گرنگ ینی بۆ من جێی سەرنجە ئەوایە جەنابیان سەرنجەکانی ئێمە بنووسە ئەوەی کە بەڵگەی لەسەر هەیە بەیانی بێ بە داواکاری گشتی چکە و دەسەڵاتی هەیە ئیسە دەسەڵاتی بەقەدەر یەک دنیا هەیە ئەو حکومەتە ئەو لێرە بە نمونە کارگەیەکەیە لەم سنووری سلەیمانیە 300 کرێکاری هەیە 150 هەندیە 150 عەرەبە هاتی پێم بڵێن ئەگەر وەکو مرۆڤایەتیش باسی نەکەین وەکو موەساتیش باسی نەکەین خوا بەردارێتی وجدان بەردارێتی کابرایەک بێ لەسەر عەرزی ئەم شارە وەبەرهێن بکە کارەبای بیتێ ئاوی بیتێ ئیمکانێتی بیتێ هەموو شتێک بکە 150 عەرەبی کرێکاری هەندی بێ 150 عەرەبێ نێڵێ کرێکاری کوردی شتیا بکە جەنابتانە بێ و داوا لەسەرەوە قەیدکەن چۆن ئەمە بێکاری دروستەکە کاکە ئەمە بێکاری دروستەکە تخوا حەز ناکەم جوابی یەک بینەوە وەڵی زۆر داوای لێبوور نەکەم بەڕاستی ئەگەر جوابی یەکتی بینەوە ڕەگە من کۆنفرانسەکە بەجێ بێڵم نانە تۆ ئیجازە بەتخوا کاکە تۆ ئیجازە بەتخوا بە یارمەتیت ئێمە یاداشتێکمان نابە جەنابی پارێزگاری سلەیمانی زۆر سوپاسیەکەین ئوستاز وەڵا حەزەکەم دیقەت بەی لەم قسەیە زۆر سوپاسی ئەنجومەنی پارێزگای سلەیمانی بە کۆی هەمیانەوە بە پارێزگای سلەیمانیەوە بە قایمقامەتی سلەیمانی من سوپاسیانەکەم چکە هەتا حەدێکی ئەوەی کە جێی دڵخۆشکەر بێ بە دەنگ داواکانی ئێمەوەیەن بەڵام ئەوانی کە بە قسەیان ناکەن منیش لە سەڵاتم نییە یعنی مؤسسات بە قسەی ئەوان ناکە من بڵم چی ئێمە یاداشتێکمانە بە پارێزگار و ئەنجومەنی پارێزگای سلەیمانی وتمان بێ زەحمەت بەپێی یاسا لەم هەرێمی کوردستانەیە ئەبێ یەکی هەر عوتڵە بێت بۆ هەموو کرێکارەکان بێ جیاوازی هەر کارگێک یاسا ڕێکی خستووە هەر کارگێک هەر جومگەیەک پێویستی بەوەیە نابێ بوەستێنرێ و پیا و شارەزایە کۆمەلگا ضرورەتی کۆمەلگا وایە نابێ ئەو شوێنە بوەستێ بڵێن کارگای 24 سەعاتە کە نابێ بوەستێنێ یاسا ڕێکی خستووە ئەو شەفتەی کە تۆ لەو ڕۆژیا ئیشی پێکەی بە دوو بەرامبەر پاری بیتێ باشە کاک بەرزان ئێوە خۆتان پشتیوانی ئێمەتان کرد کارگەیەک لەم شارەیە هاو ساڵی پار لەسەر ئەوەی 25 کرێکار لە یەکی ئارە داوای عوتڵیان کرد وتیان ناچینە شوێن کارەکەمان مخەسساتی ڕاگرتوون ینی ڕێژەی پارە بەرزکردنەوەکەی ڕاگرتوون ئیجراعاتی لەگەڵ کردوون هەمویانی دەرکرد لەم شوێنە بۆ شوێنی چیکە بە 1000 واستە و 1000 شکات و 1000 شکوامان کرد مەجموعەیەکی جێڕانەوە 5-6 هەر نەیجێڕاوەتەوە هاتی بێم زەحمەت جەناب تۆ بێ بڕیارەکە خۆت دەرێ کردووە هاتی فەرموو لای داواکاری گشتی داوای لەسەر قەیدکە بۆی بێکاری دروست نەبێ چۆن ئێمە ئێستا جوابی یەکتینەوە تخوا مۆڵەت بە با یعنی یەک تخوا یەکشتی کە ئیجازە بە قازەکە زۆر گرنگە کاگارە ئەڵێ کرێکاری کورد هەندێک لە برادەران جیاوازیش ڕێی ئەم هەڤاڵانەی خۆم ئێوە باسیەوەتان کرد کرێکاری خۆماڵی هەمووی شەک ناکات نەخێوانی من هەر قسەیەک لە دڵم هاتوۆتە دەرەوە لەم کۆڕی ئێوەیە دوایی ساحەبیم بەڵگەشم لایە ڕێکخراوی جیئایزێت پاکردنەوەی سەر جادەکانیە کرد برادران تخوا بەدیقەت جۆ بگرن پاکردنەوەی سەر جادەکانیە کرد جیئایزێت ئێمەش لەگەڵ یا ئیتفاقیمان کردبوو وتمان کاکە وەرە لە ڕێی ئێمە کرێکاری خۆماڵی وەرگرە وتی کرێکاری خۆماڵی وەکو جەنابتان وتی کورد ئیش ناکە وتم وەرە لەگەڵ ئێمە ئیتفاقی بکە ئەگەر کوردیشی نەکرد ئەو وەختە بچۆ بە عەرەب و سووری و ئێرانی بکە وتی باش هات لای ئێمە مقابلەی خەڵکمان کرد خەڵک هات خەڵکی وەرگرت خەڵک مقابلەکرا لە قەعەکە لە خوار و قەرەباڵغی بوو منیش لە ژوورەکەی خۆم دانیشتم وشتمان نووسی دوو کوڕی گەنجات نەژوورەوە باورتان هەبێ برای من بواە دڵم ناهاو بینێرمە بەرهەتاوە باشە سوروسپێکی جوانی موزوتی کاکە من هاتووم بێ زەحمەت من ئەمێ ئیش بکەم نام بنووسم وجا تەماشام کردم کاکە تۆ زانیەوە چی شەکایکەن وتی بەڵێ وتم دانیشە هەردووچانم دانیشان وتم کاکە ئەمانەی لە خوارەوە ئیشەکەن ئەزانیت وتی وتم ئاخر ناوە بنووسم ئاچی دیشکەی
وتی کاکەەوە تۆ تاقیقم لە گەڵاگەی وتم آخر گیانەکەم ئەمانەی لە خوارەوە ناو ئەنووسن پاییزە ئەچن سەری منهۆڵی زێرابەکان پاکەنەوە وتی کاکە من خریجی ماحەدم 3 ساڵە تەخەروجم کردووە نەک سەری منهۆڵی بازاڕیان پێ پاکەنەوە من ئەیکەم هی ماڵانیش کەنیکەم وتی منەمێ بژیم عیشەتم نییە چی ئەڵێ کوڕیش ناکە چی ئەڵێ کوڕیش ناکە بابێ بۆ لای من چی ئەڵێ کوڕی مەمە ڕێژەی دیاریکراوە ئەوی کاکۆڵا باسی کات دیاریکراوە خۆ لای منیش خەڵکە بووە لای من و کاکشەکاوەش خەڵکە بووە نردومانە بۆ سەر ئیش سکوێرەتی بۆ وتێتی نایکەم گەنج هاتووە نردومانە بۆ سکوێرەتی گەڕاوەتە وتێتی نایکەم بەڵامە بێ سێری خوێندنەوەی ئینسانەکان کەین بزانین بۆچی نەیکردووە یعنی هۆکارەکەی چییە سکوێرەتەکە خەتری لێکا زەمانی ناکات دەستەبەری بۆ ناکات پارەی بەشی پێویست نایەتێ ماڵی لەو جێگایەوە دوورە ئەنوە ئاشکال مەشاکی لێ بەڕێزان من سەرەتا وتم حەو خاڵ باسەکەم بەس ئەمە 1 ملیۆن خاڵ بە دوای خوایە هێنێ بەڵام مەستم کرد هەندێک براتر جوابی منیایەوە مەسەلەی نەخوێنەواری کاکە باسی کردوتی تەلەبەکانی زانکۆ پەیمانگاکان وشیار نین بەرامبەر یاسای کار باشە تخوا بە ئیجازە بەڕێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە جەنابەت لە من باشتر لە یاسا شارەزەی موسسەیەکە بەس پارە کۆکاتەوە بەس پاری خەڵک دەستەبەرەکە سەرەتاییترین مافی ئەو کەسانی دەستەبەری بووەکە نازنامەیەەکە نایاتێ سەرەتاییترین مافی ئەوەی کە خەڵک دەستەبەرەکەی کرێکار خۆماڵی بیانی هێشتێکە کە کرێکاریەکە بەپی یاسا دەستەبەری بۆکەی ئەبێت لە پارەکەی خۆی لە سایەک تەمینی تەندروستی بۆکەی نایکە سەرەتاییترین مافی ئەو کرێکارە ئەوەیە کە بەرکەوتەی هەبوو کاکە معقولە ئەڵێ بێ لە سا 85 تۆ بەرکەوتابی ئەنجام من خانە نشین دەکەمەوەی لە سا 85 بەرکەوتی ئەمرێ کاکە برادران یعنی وەرە سەیری مرۆڤێ بکەن مرۆڤێک لە سا 85 بەرکەوتە ببێ معنەی مردووە چۆن تۆ ئەی بۆ ئەی دەستێکی لە دەزا بۆچی خانە نشینی ناکەی پارەی یاوە کاکە خەڵکەیە 12 ساڵ 10 ساڵ 5 ساڵ 20 ساڵ پاری یاوە بە دەستەبەری کۆمەڵایەتی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئیمتیازەکانی لە بەرامبەران نایەتەوە ئەمەیە بێ متمانەی خاڵی کۆتایی چی بکەین باشە ئەبێ بە هەمومان پلانێکمانەبێ خەڵک وشیارکەینەوە یاسای کار وەکو خۆی جێبەجێکەین ئەو لایەنانەی معنین بەم کارە ئەبێ بە ئیشی خۆیان هەستن ئەبێ کارەکان و خۆی جێبەجێکەینی یاسا ئەگەر یاسایکی کەم و کورت و کەم تەرخەمە یاسای کار وەکو خۆی لارێنی کوردستان جێبەجێکرێ یەک خاڵی یاسای کار جێبەجێکەن گرێبەستی کار لە شوێنکارەکانان جێبەجێ بکرێت یەک کەس کێشەی نامێنێت گرێبەستی کار هەموو کێشەکانی تیا کۆکراوە دۆ سوپاسانە